ئەم کاتتان باش بەڕێزان من دلۆڤان ئەیمادەدین لە شەشەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەرنامەی پاشیف بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانم. بەڕێزان تاوەکو ئێستا هیوادارین ڕۆژ و نوێژ و دوعاکانتان قبول بوو بێت. بەرنامەی پاشیوی ئەمڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە لە ڕێگەی پاملێرەکانمانەوە کار و چاڵاکیە ئاینیەکانی پارچەکانی کوردستان و هەروەها ناوچەکانی کوردستانتان بۆ دەگوازینەوە. ئەمە جگەلەوەی پاشیوی ئەمڕۆ چەندین بڕگە و بابەتی جیاواز لەخۆ دەگرێت. هەروەها تەوەری تەندروستی تایبەت دەبێت بە ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە و کاریگەری ڕۆژوگرتن بەسەر ئەوانەوە چی دەبێت. هەروەها تەوەری ئاینیش تایبەتە بە دوعاکردن و نزاکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆستا. بەڕێزان لە سەرەتای بەرنامەی پاشیوی ئەمڕۆمان بابەتێکی جیاوازمان هەیە، ئەویش لەسەر تەسبیحە، چۆنیەتی دروستکردنی هەروەها بەکارهێنانی ئەمە جگە لەوەی نرخەکانی تەسبیح چۆنن، هەروەها چۆنیەتی بەکارهێنانی. بەڕێزان لە ڕابردوودا جگە لە زکر کە تەسبیح بۆ زکر بەکاردەهات، هەندێک کەس لەسەر ڕەنگی ئاڵای ئەو حزبەی کە لایەنگری بوو ڕەنگی تەسبیحەکانی هەڵدەبژات. بەڵام ئێستا دەتوانین بڵێن ئەمە نەماوە یاخود زۆر کەم بۆتەوە. ئێستا زۆر کە زەوانەی کە تەسبیح هەڵدەگرن یان بۆ زکر بەکاری دێنین یانش ئەوەتە بۆ جوانی و زۆر جاریش ڕەنگی تەسبیحەکانیان لەسەر ڕەنگی جلەکانیان دەبێت، ئەویش بۆ جوانی خۆیان. ئێستا ئێمە لە پاکێژێکدا هەموو ئەمانە دەبینین. دواتر بەرنامەی پاشیو لەگەڵتان بەردەوام دەبێت و تەوەری ئاینی دەست پێ دەکەین کە تایبەتە بە دوعاکردن و نزاکردن لە مانگی ڕەمەزاندا لەگەڵمان. ليه برافو يا كسر يا كسر يا كسر وقفت ليه برافو يا كسر يا كسر يا كسر تەسبیح پێشینەیەکی باشی مێژوویی هەیە و لە زۆربەی کلتورەکاندا بە شێوەی جیاواز و لە کات و شوێنی جیاوازدا بەکار هاتووە. لە لای زۆرێک لە کۆمەڵگەکان بە تایبەت کۆمەڵگە موسڵمانەکان بۆ خواپەرستی و ئەرکە ئاینیەکان بەکاردێت. موسڵمانان پەیوەندی خۆیان لەگەڵ خوا و دینەکەی خۆیان لە ڕێگەی بەکارهێنانی تەسبیح و دوعاکردن پتەوتر دەکەن. بەکارهێنانی تەسبیح بۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرێدراویەکی زۆری بە ئاینەوە هەیە بەگشتی. بەڵام سەبارەت بە کورد و بەکارهێنانی تەسبیح جگە لە هۆکارە ئاینیەکەی هۆکاری پتەوی دابوونەریتی و کلتوری هەیە. لای کوردان بەکارهێنانی تەسبیح بۆ جوانکاریشە، بە تایبەت لای پیاوانی گوندەکان زۆر بەکاردێت. هاوکات لە ناو گەنجە مۆدێرنەکان بە شێوەیەکی تر بەکار دەبرێت و ئەوان لە دەستی دەکەن. ئەمە جگەلەوەی کە تەسبیح وەک ئامرازێکی زۆر باش بۆ هێورکردنەوە و کەمکردنەوەی سترێس و بێتاقەتی بەکاردێت و سەرڕای ئەوەی بەکاربەران زۆر جار خۆشیان نازانن بۆ ئەوەندە گرێدراویان هەیە بە تەسبیحەکانیانەوە و نایانەوێت ئەم خوا تەرک بکەن. جگە لەمەش خەیاڵی مرۆڤ کۆ دەکاتەوە. جسم کاتێک کە جوڵانەوەیەک دەکا حرەکەیەک دەکا دەبێت تەروانینێکی ئاراستەیەکی عەقلی لە پشتەوە هەبێ. ئەو ئاراستەیە یعنی بەکارهێنانی جەستە یاخود بەکارهێنانی جەستە بۆ کۆمەڵێک ئەدەوات وەکو جگەرە وەکو با بڵێن تەسبیح دەستنە پاڵ
ئەو هێنانەوە با بڵێن ڕاستکردنەوە هاوسەنگکردنەوەی بەڵانسی کەسایەتی کەسێک کە لە ڕێگای حالەتێک لە قەلق و لە ڕاوچەیە لە حالەتێک لە شڵژانی دەرونی بەڵانسی ترازاوە ئەو تەسبیحە لە ڕووی سایکۆلۆجیەوە بەڵانسی کەسەکەمان بۆ دێنێتەوە ئاستی خۆی. هەرچیا دەگرێت 1000 برامبەر 1000 جۆرەکانی تەسبیح 4 جۆر تەسبیحی باو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و هەر یەکەیان لە کاتی خۆیدا بە مەبەستێک بەکارهێنراون پێکاتون لە 25 دانەیی کە بە چواریەک ناسراوە و زیاتر لە دار دروست دەکرێت 34 دانەیی کە بۆ خواپەرستی بەکار دەهێنرێت 100 دانەیی کە پەیوەندی بە ناوەکانی خواوە هەیە و زیکری پێدەکرێت و ئێستا باوترین جۆری تەسبیحە 1000 دانەیی کە بە تەسبیحی زیکر ناسراوە و شێخ و دەروێشەکان بەکاری دێهێنن یان هەندێک جار دەیکەنە ملیان. بەڕێزان دووبارەم کاتتان باش بەرنامەی پاشیف لەگەڵتان بەردەوامە و تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف تایبەت دەبێت بە تەوەری ئاینی کە ئەمڕۆ تایبەتە بە دوعاکردن و نزاکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەویش بە میوانداری بەڕێز مامۆستا جەلال خەیلانی پێشنوێژی وتار خوێن. مامۆستا زۆر بەخێر بێ. زۆر سپاس. مامۆستا لە سەرەتادا دەمەوێت بابەتی دوعاکردن و نزاکردن ینی بابەتێکی بەرفراوانە دەمێت لە سەرتادا پێناسەیەکی دوعامان بۆ بکەی لە ئاینی ئیسلامدا چۆن هاتووە دوعا چۆن باسی لێوە کراوە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا من حەزەکەم وشەی دوعا طبعا دوعا یعنی داواکردن پاڕانەوە ئەم وشەی دوعا لە لوغەی عەرەبی زیاتر تایبەت کرایە بەو پاڕانەوەی کە لە خوای گەورایی کەی مەسەلەن ئەوەی لە ئینسانەکان ئەکرێ زیاتر پێ ئێرێن تەڵاب وشەی تەڵەبی لۆ بەکاردێ بەڵام وشەی دوعا زیاتر لۆ ئەو شتانەی کە تایبەتە بەخوای گەورە و شتێک لەخوا داوا بکەی وشەی دوعای لۆی بەکاردێنی. دوعاش طبعا لە شریعەتی ئیسلام و لە ئاینی پیرۆزی ئیسلام وا پێناسە کراوە کە ئینسان داواکاریەشی هەبیتن بۆ خۆشی بۆ لابردنی ناخۆشی بۆ هەر جۆرە شتێک بی طبعا لە خوای گەورە داوای بکات. بەڵام ئەبی ئەوەش بزانین ئێمە هەموو شتێک نابی بە تەمای دوعا لێ بگەڕێن چونکە دوعا ڕاستە لە خوای دوعا ئەەکەی و بەڵام لە هەمان کاتیش ئەبێ عەمەل ئەنجام بدەی ئیش بکەی کار بکەی لەگەر ئیش و کارەکەشت دوعا بکەیت. ئەنی نەبوویتە عادەت لە ئیسلام ئینسان بەس دابنیشی و دوعا بکە و داواکاری بکاتن دوعا بکە لە خوای گەورە بەڵام بخۆشت هیممەت بکە ئیرادەت هەبی قووەتت هەبی ئیشی بۆ بکە ئەوەی دیش لە خوای گەورە داوا بکە. خوای گەورەش زۆر زۆری بەلاوە خۆشە کە ئەمە دوعای لێ بکەین و داوای پاڕانەوەی لێ بکەین. لە چەندین ئاەت لە قورئانی پیرۆز خوای گەورە داوامان لێکا بە سەراحەت هەرێ شت لە من داوا بکەن. یەک لەوایەتە پیرۆزانە کە خوای گەورە بۆ پێغەمبەرە فەرمی سەلامی خوای لەسەربی ئەفەرمی وئیذا سەئەلەکە عیبادی عنی فإنی قریب ئوجیب دعوة الداعی ئیذا دعانی. خوای گەورە فەرمی یا محەممەد صلی الله عليه وسلم تو بە خەڵکی برێ ئەگەر پرسیاری منت لێ بکەن من لە شێمە و چۆنم پێیان برێ بە هەموو خەڵکی فإنی قریب من زۆرتان لێ نێزیکم ئوجیب دعوة الداعی ئیذا دعانی. من دوعای هەموو دوعاکەرێک قبول ئەەکەم و وەری ئەگرم هەر کاتێک دوعام لێ بکەن و تەڵەبێشانەبی من وەری ئەگرم و ئیستیجابەش ئەبوو وەڵامیشانە دەمەوە. مامۆستا دوعای هەموو کەسێک وەردەگیرێت یاخود کێن ئەوانەی کە دوعایان لێ وەردەگیرێت وەڵام بۆ دوعاکانیان دوعا ڕاستە خوای گەورە هەر کەسێک لە خوای گەورە بپارێتەوە بەڵام لەسەر ئیمانەوە بیچکە ئەو کەسێک کە ئەپارێتەوە ئیماندارە یعنی ئەگەر ئیمانی نەبی باوری بە وجودی خوای نەبی لەخوا ناپارێتەوە کەواتە ئەگەر ئیمانی هەبوو لە خوای گەورە پاڕاوە خوای گەورە دوعای لێ قبوڵەکە ولو لە بەعزێک فەرموودە هاتووە کە دوعای بەعزێک کەس قبول نابی مەسەلەن بۆ نمونە باسی ئەوانەی کردێکە قاتع الرەحمن و سیلەی ڕوحم بەجێ ناگەین و یان ئەو کەسەی خیانەت هەکەن و یان ئەو کەسەی زولم لە خەڵکەکەن و کۆمەڵێک لە فەرموودەکان هاتیە کە ئەوانە با هیچ شێوێک دوعایان قبول نابی بەڵام عەلە العموم ئینسانێک کە موسڵمان بی و ئیمانی هەبی لە ئیمانەوە ئیمانەکە وای لێ بکە کە لە خوای گەورە بپارێتەوە ینی خوای گەورە دوعای لێ قبوڵەکات. مامۆستا حەق خواردنی ینی با بڵێن مافی خەڵک بخۆی بە دوعا وەڵامی بۆ دەبێت نەخۆی دوعا تو دائیمەن
خوای گەورە لە قورآانی پیرۆزە فەرمی ادعوا ربكم تضرعا وخفيا إنه لا يحب المعتدين. ئەرێ ئێوە دوعا لە خوای گەورە بکەن، شت لە خوای گەورە داوا بکەن، زۆر بە ملکەچی بە زەلیلی، زۆر بە دزیش، یعنی نەک بە ئاشکرای و بە عەلەنی، شت داوا بکەن لە خوای گەورە لەبەرەوەی إنه لا يحب المعتدين. خوای گەورە ئەو کەسانەی خۆش ناوێ کە لە دوعاکردن تەجاوز ئەکەن. اینجا مفەسرین لێرە کۆمەڵێک معنیان لە معتەدی دایتەوە. معتەدی یەک بەو کەسە ئەوترێتن پیا و شتێشی لێ نەوشیتەوە و دوعاش لە خوای بکا برێ خوایە بیم دەیێ، کەسێک خوێندەوار نەبی برێ یا ڕەبی خوایە بیم کێ ڕەیس وزەرا، ئەمە دوعایەشی معقول نییە. یان مەسەلەن کەسێک لە کەسێک تەجاوز ئەکا تو لە عائیلەیەک لە نەفەرێک تووڕابی، دوعا لە هەموو عائیلەکەی ئەکەر یا ڕەبی خوا ئیبادەیان بکە، یان لە شارێک لە وڵاتێک تو لە کەسێک عادزی لە مەسئولێک عادزی، دوعا لە هەموو وڵاتەکەی ئەکەی وێران ببی إنه لا يحب المعتدين. خوا ئەو کەسەی لە دوعا تەجاوز ئەکا لە حدودی خۆی تێ ئەپەڕینی، خوا ئەو کەسانی خۆشناوی ئەبی ئەتوو کە دوعایەکەی ئەەکەی مستحقی دوعاکردن بی، شایستەی ئەوەی بیکات و شتەکەی داوا بکەی لە خوای. دەگوترێت دوعا دوو سەرەیە، زۆر جاگەر دوعا لە کەسانێک بکەی ڕەنگە بە زەرەر بەسەر خۆتدا بشێتەوە، ئەمە تا چەند ڕاستە؟ نەخێوانە، یعنی تو ئەگەر دوعایەشی بەناحەق بکەی، یعنی شتێک لە جێ خۆی نەبی، ئەوە ئەسلی ناڕێشیە لە ئیسلام. تو ئەگەر دوعایەک شایستەی دوعاکردن نەبی توش داوا بکەی لە خوای گەورە خۆی، ینی دوعاکردن و نەفرینکردن لە ئاینی ئیسلامدا مەقبول نییە مامۆستا؟ نا مەقبول نییە، ینی تو دوعا ئەەکەی لە کەسێک، بەڵام دوعایەکەی کە لێ ئەەکەی دەبی ئەو شخصە مستحقی ئەو دوعای بی. مثلەن پیاوێکی زالمە، پیاوێکی خراپە، پیاوێکە زوڵمی لێ کردووی و تو دەسەڵاتت نییە لە خوای گەورە ئەپاڕێیە و کە خوا تۆڵە دوو بکاتەوە، بەڵام نەک تۆ هەر زۆر لەسەر شتێکی سادە و بەسیت کەسێک یەک قسەی بەسیتت پێ بێت و دوعایەشی لێ بکە بێ یا ڕەبی سەر و سەروەتی ئیبادە بی، ئەمە کاڕێکی خراپە. دوعاش ئەگەر تۆ دوعای بەناحەق بکەی ڕاستە بەسەرتدا ئەگەڕێتەوە، ینی کابرایەک هیچ تاوانی نییە، هیچ خراپەی نییە، تو بەناحەق لێرەوە دوعای لێەکەی خوایە وای لێ بکەی، خوایە وای لێ بکەی، ئەو دوعای بەسەرە خۆ تەگەڕێتەوە بۆ ئەوی هیچ تاسیری نابی. بەڵێ مامۆستا دەمێ بێمە سەر زۆر جار دەگوترێت دوعا لە بەڵا دوورت دەخاتەوە، یاخود زۆر جار ئێمە دەڵێن قەدەری کەسێک وا بوو ئاوای بۆ نووسراوە، بەڵام زۆر جار لە ئاینی ئیسلامدا دەگوترێت دوعا قەدەر دەگۆڕێت لە شەڕەوە بۆ خێر، ئەمە تا چەند ڕاستە؟ بەخۆی دوعا ئێمە دەبێ ئەوە بزانین لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەرێ الدوعا ئەسل العیبادە، خۆی دوعا ئەسلی عیبادەت و خواپەرستیە، بەڵام لەو مەسەلەی کە دوعا بەڵا لەسەر ئینسانی لا بباتن، ئەمە لە فەرمودەی پێغەمبەر هاتیە سەلامی خوای لەسەر بیتن، أفرمي إن الله حي كريم يستحيي إذا رفع الرجل يديه أن يردهما صفرا خائبين. پیغمبر سلامی خوای لەسەر بێ فەرمی خوای گەورە زیندووە، سەخیە، شەرم ئەکا ئەگە کەسێک دەستی بەرز کردەوە بۆ لای خوای گەورە لەخوا پاڕایەوە، خوای گەورە ئەڵێ من شەرمەکەم ئەو دوو دەستانە بەبێ ئەمەلی و بەبێ نەتیجە بژێڕمەوە ئیلا ئەبی شتێکی بۆ بکەم. مەسەلەی دوعاکردنیش طبعا دوعا دەفعی بەڵاءەکە بە پێی فەرمودەی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بیتن، بەڵام چۆن دەفعی بەڵاءەکە لە حەقیقەتی ئیسلام کە هەیە بەو شێوەیە سێ نەوع بەڵا هەیە. بەعزێک بەڵا هەیە کە دێ زۆر گەورەیە، بەعزێک بەڵا هەیە وەسەتە، بەعزێک بەڵاش هەیە زۆر گچکەیە. ئەو بەڵایە کە گچکەیە لە لای خوای گەورە دێتن دوعا ئەتوانی ئەو بەڵای ڕەت کاتەوە لێ نەگەڕێ بێتە وجود. بەعزێک بەڵاش هەیە زۆر زۆر گەورەیە، طبعا تو ئەگەر دوعاش بکەی ناتوانی دوعایەکە بە تەواوی ڕەدی ئەو بەڵایە بکاتەوە، بەڵام خەفیفیە کاسووشیەکە. بەعزێک بەڵاش هەیە تقریبا لەگەر دوعایت و مقاومە یەکتر ئەکەن، یعنی ئەوی من ئەکاویش من ئەکەن، ئەو تەسیل لەوەکاتن ناویش تاسیل لەوە ئەکاتن، بەڵام بە هەر شێوێک بکە ئینسان لە خوای گەورە پاڕایەوە، خوای گەورە هەر بەڵایەک هەر ناخۆشێک بینی بەلای کمەوە، یعنی ئەگەر هەرچی نەبیشت نەبی شتێکی بۆ سوکەکات. مامۆستا و بارودۆخی ئێستا ئێمەی تێداین، یعنی حکوومەت کێشەی هەیە، کێشەی ئابووری هەیە، دەبێت دوعا لە حکوومەت بکەین یاخود دوعا بکەین بۆ ئەوی بارودۆخەکە باشتر بێت. زۆر جار مامۆستای ئاینی دەبینین ینی دوعای لە حکوومەت کردووە، کامیان دروستە بەڕاستی؟ نەخۆی دوعاکردن من لە شریعەتی ئیسلام دوعاکردن تو دعا لە حکوومەتی ئەەکەی یان لە ئاشخاصەکەی، طبعا پێغەمبەر ئەمە دەبی اقتیدا بە فەرمودەکانی پێغەمبەر بکەین سەلامی خوای لەسەر بی، ینی وەختی
قەومی پێغەمبەری عشیرەتی پێغەمبەری سەلامی خوای لەسەربی پێغەمبەریان زۆر عزیزەتەدا زۆر لەگەی ناڕێک بوون پێغەمبەر سەلامی خوای لەسەربی قەت دوعایەوەی نەکردگوت بریا ڕەبی خوای ئەو قەومەی لەناو بوو بەی بەهیلاشی بدەیت پێغەمبەر وای دوعاکرای فەرمی اللهم هدی قەومی فإنهم لا يعلمون ئەیگو خوایە قەومەکەی من هیدایەت بدەی بیان هینێ سەرێ ڕاست نەزانن ئێمە مەسەلەن کەشتە قەومی تو لێرەوە نابی برێ وڵات دوعا لە حکومەتەکەم یان دوعا لە وڵاتی خۆمەکەم یان دوعا شێوەی دوعاکردنی مسلمانان ئەو هایە تو ئەگەر دوعاش بکەی برێ یا ڕەبی خوایە ئەو وەزعی کە ئێستا لە ئارادایە خوایە ئەوەگە لە مەسلحەتی ئەو ملەتێ و بۆ خزمەتی ئەو ملەتەیە خوایە پایەداری بکەی و بەردەوام بیتن خوایە ئەگەر لە زدی ئەو ملەتەیە و بەعکسی ئەو ملەتەیە و لۆ تێکدانی ئەو ملەتەیە خوایە تو عیلاجی بکەی ینی شێوەی دوعاکردنت وابی تو نابی یەکسەر تەشخیصی بکەی کە ئەنەه تو لە لای خوای تێگەیشتی ئەوە خراپە ئەوە چاکە ئێجا بڕیارە دەی خوایە ئەوەی لەناو بوو باوەی لە نامە بە ئەوە خوای گەورە ئەو شتەیە زانێ ئێمە نازانین ئیلا ئەمە دەبی ئەوەی بکەن بن یا ڕەبی خوایە ئەوەی خراپە ئیسلاحی بکەی چاشی بکەی یا ڕەبی خوایە ئەوەی چاشیشە چاکتری بکەی ئەوە دوعای ئیسلامە مامۆستا تۆ زۆر باس لە کاریگەری دوعا کرد و گوتت جاری وایە دوعا ئەگەر ینی بەڵای زۆر زۆر گەورە ئەگەر لە ناویشی نەبات بەڵام ینی سووکی دەکاتەوە پێت وایە مانی مامۆستایانی ئاینی تا چەند پێویستە خەڵک ئاگادارکەنەوە لەوەی کە دەبێت ئەگەر هیچ دەسەڵاتیان نەبێت بە دوعا داوا بکەن کە ئەو کێشە ئابووری و سیاسانی کە لە هەرێمی کوردستان هەیە بە دوعا چارەسەر بکرێت واللهی خۆی ئەوە ئێمە پێویستە زەرورەتەوە قسەی خۆمان نییە قسەی خوای گەورەیە دەبی ئێمە بە خەڵکی ڕابگەینن چونکە خوای گەورە بەخۆی لە قورئانی پیرۆزە فەرمی وقال ربكم ادعوني استجب لكم خوا بەخۆ داوات لێ ئەکارێ ئێوە داوا لە من بکەن لێم بپارێنەوە با ئەمیش وەڵامتان بدەمەوە هەتا لە فەرمودەیەک هاتووە ئەرێ تو داوا لە کەسێک مەکە لە ئینسانێک مەکە داوای حاجەت و پێویستی خۆت لە ئینسانێک مەکە چکاگە داوای لێ بکەی ئەو ئینسانە لێت تووڕابی بەڵام داوا لە کەسێک بکە کە ڕەب العالەمینە هەرچەندی تو داوای لێ بکەی لێی بپارێەوە لەگەڵت زیاتر دڵخۆشە بلێت تووڕە نابی کەیفی پێدەی کەواتە ئێمە چەندی لە خوای گەورە بپارڕینەوە خوا لێمان تووڕە نابی وەکو ئینسان نییە خوای گەورە ئینسانێک ئەگە تو دووزا داوای شتێکت لێکرد لێت تووڕابی بەڵام خوای گەورە هەرچەندی لێی بپارڕێەوە دوعای لێ بکەی و شتی لێ داوا بکەی خوای گەورە زیاتر کەیفی دێتن و زیاتر پێی خۆشە و زیاتر وەڵامت ئەداتەوە بەڵام دوعاش خۆی مشکلەکەی ما ئەوەیە ئەمە کەشت داوا ئەەکەین لە خوای گەورە دوعا ئەەکەین لە خوای گەورە دوعا ئادابی خۆی هەیە ینی ئینسان کە دوعاەشە کابی بزانی چۆن دوعاکە ئەوە گرنگە مامۆستا ئەگەر بۆ بینەرانی ڕوون بکەیتەوە ئوسوڵی دوعاکردن چۆن ئوسڵی دوعاکردن ئێستا ئێمە لە قورئانی پیرۆز شت فێرە بین بۆ نمونە سوورەی فاتحە تەماشا بکەیت دوعای تێدایە داواکاریشی تێدایەیە سوورەی فاتحە بە چێوە دەست پێکات تو سەرەتا مەدحی خوای گەوراکەی ئەرێ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوا دەست بە ویشەیەکەم الحەمد لله رب العالمین سوپاس بۆ خوا الرحمن الرحیم خوا ڕزق دەرە و ڕحمی هەیە و مالک یوم الدین خوای گەورە مالک و خاونی ڕۆژی قیامەتە ئیاکە نەعبود و خوایە ئێمە هەر تۆ ئەپەرستین و ئیاکە نەستەعین خوایە داوای یارمەتیش هەر لە تۆ ئەکەین ئەمە هەموو مەدح و سەنای خوای گەورەیە اینجا لە دوای ئەو مەدح و سەنایەی تو مەتالیبەکەی خۆت تەقدیمەکەی ئەفەرمی ئهدینە الصراط المستقیم خوایە شارەزامان بکەی لە سەڕێی ڕاست ینی پێشە شەشی بۆ دانەی مەدح و سەنای خوای گەورە ئەەکەی اینجا ئەوە ئەەکەی بۆیە لە دوعاکردن پێویستە ئینسان بەر لەوەی کە بستە ناو دوعایەکەی ئەبی مەدح و سەنای خوای گەورە بکە سەلات و سەلام ئەمە حاڵەتێک حاڵەتی دوام ئەو ئینسانێک کە دوعایە ئەکات دەبی باوەڕ و قەنەعاتی وابی لە ڕاوشەی نەبی قەنەعاتی 100% وابی کە خوای گەورە دوعایەکەی قبوڵەکە چونکە خوای گەورە فەرمی ئودعونی ئەستەجیب لەکم يعني ايوه الدعوام ليه بكم يعني انا ادعو الله وانتم موقنون بالاجابه ايوه الدعوه لاخوي جوره بكن بلام قناعات شلون وبي خوي جوره ليه تان قبولك هذا ودل مبن نك يا الدعاء بك انسانك دعاء بك بلام الدعاء كبري ان شاء الله قماني لي درسك وياك خالي دوام لو مساله دعاء كردن دبيتو عجلنا كي لقبول كردن مثلا دعاء شي لاخويا كي ابي عيني سعد خويا جوره قبولي بكان خويا جوره بالصبره مشينا تو اسها دعاء كي باشي مانغا شي دعاء قبول بي باشي صار شي ديكا دعاء اوي كاتو دعاء كي ابي محاوله بكي دعاء لو كات بيروزانه بك عيني بيروز اسلام ببيروز داناينا
مثلەن تو دوعاەکەی لە ڕۆژی عەرەفە بی باشە، کە دوعاەکەی لە مانجی ڕەمەزان بی باشە، کە دوعاەکەی لە ڕۆژی جمعە بی باشە، کاتی دوعاکردن دوعا لە بەرە بەیانی بکەیت. چونکە کاتی خۆی منداڵەکانی حەزرەتی یعقوب پێغەمبەر داوایان لە بابی خۆ کرد داوای لێ خۆشببوونیان لە خوای بکە، ئەمدا کەم و کورتیان کرد بوو بەرامبەر بە حەزرەتی یوسف و ئەو ڕووداوەی. حەزرەتی یعقوب بە منداڵەکانی گۆ سەوف ئەستەغفر لەکم، سأستەغفر لەکم، وتی من لەمەودا داوای لێ خۆشببوونتان لۆ کەم. ئەنجا مفەسرین ئەرێن بۆ وای گۆ حەزرەتی یعقوب عینی وەقت دوعای بۆ نەکرد، ئەرێ ئەو کات بەرە بەیان نەبوو، حەزرەتی یعقوب ئەویست دوعایەکە بکەویتە بەرە بەیانی لەو کاتی دوعایان لۆ بکە. دوای ئەوە قورئانیش مدحی دوعای بەرە بەیانی و عیبادەتی بەرە بەیانی کیدا فەرمی والمستەغفرین بالئەسحار، ئەوانەی لە بەرە بەیانی داوای لێ خۆشببوون لە خوایەکەن، ئەمانە زۆر زۆر گرنگن بەڕاستی. اینجا بۆیە ئینسان هەوڵ بدا دوعایەکەشی لە بەرە بەیانی بیتن. نوێژی بەیانیان بەڵێ لە نوێژی بەیانیەوە پێشی نوێژی سبەینێ تا ئەو کاتەی ڕۆژ هەردێتن، ئەوە هەموو پێگوترێتن ئەسحار. دوای ئەوەی ئینسان کە دوعایەشەکە لە کاتی دوعاکردن ئەبێ ڕوو لە قیبلەی بی باشە، ئەوە ئوسلوبی دوعایە. یەشی دیکە لەوانەی کە لۆ دوعا پێویستە ئینسان کە ئیکاتن دوعایە، کە لە کاتی دوعایە ئەکاتن ئینسان دوعایەکەی زۆر تیکرار بکاتەوە، بە یەک جار لێی نەگەڕێت. چونکە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بیتن وەختی خۆ کە دوعای ئەکرد ئەرێ ئەوەندە دەستی خۆی برندەکرد بن شانەکانی پێغەمبەری دەرەکەوتن. دوای ئەوەی پێغەمبەر بە یەک جار لە دوعایە ناگەڕا، ئەیگۆ خوایە لێمان خۆشبی، خوایە لێمان خۆشبی، خوایە لێمان خۆشبی، بە عەرەبی دوعایەکەی کرد. بەڵام توش بە زبانی خۆت کە دوعاەکەی زۆر تیکراری دوعا بکەیەوە ئیلحاح لە دوعایەکەت بکەی، ئەوە شتێکی زۆر مهمە. دوای ئەوەش کە دوعاشەکەی بە حەقیقەت وەکو دەما پێشتر بەر لە ئێستا ئاماژەم پێ کرد، تو دوعایەک بکەی ئەو دوعایە شایستەی تووبی. یعنی داوای شتێک لە خوای بکە کە لێت بوشێتەوە، شتێک کە لە ئینسانێک نەوشێتەوە پێویست ناکە داوار بکە لە خوای گەورە. دوای ئەوەی کە دوعاشەکە دوعا تەجاوزی تێدا نەبی، زولم لە ناو دوعایەکەی خۆت مەکە، ستەم لە ناو دوعایەکەی خۆت مەکە، بەناحەق دوعای لە کەسێک بکەی، هەلەو گۆڕە یعنی داوا لە خوای بکەی کە وڵاتەشی وێران بکات، تەجاوزاتی دینی تێدا بیتن یان دنیای تێدابی، ئەم جورە دوعا نەبی. ئەمانە هەمویان ئوسلوبی دوعانە کە ئینسان دوعایەکە. یەک شتیش زۆر گرنگە لە ناو دوعاکردن، تو پێشی دوعا بکەی ئیعتراف بە گوناحەکانی خۆت بکەی. یعنی پێشەشی برێ خوددایە من زۆر تاوان بارم، زۆر گوناحبارم، خەتام زۆرە، گوناحم زۆر کردووە، خوایە تو بە خەتا و تاوانی من مەکە، خوایە لێتە پاڕێمەوە ئەو ئیشەم بۆ بکە. یعنی ئیعتراف بە تاوانەکانی خۆت بکەی، ئەو زەتەڵە بەکەی تەقدیم کرد. بەڵێ مامۆستا، ینی تۆ باس کرد ینی دوعایەک بکەین کە شاوی خۆمان بێ، کە لە ئاست خۆماندا بێ. پێت وایە لە ینی ئەمە یەکێکە لە حکمەتەکانی دوعا کە مرۆڤ دەبێت بە خۆی تەقیمی خۆی بکە لە هەموو بوارەکاندا؟ بەڵێ طبعا ئینسان تەقیمی دینی تەقیمی خۆی کە چۆنە، کە خراپە، باشە، لە چه ئاستێک؟ بەڵێ ئینسان مرۆڤ کە خوای گەورە دروستی کردیا، یعنی خوای گەورە دە عەمەل و کردەوەکانی ئینسانی ئەگا، بەڵام لە خوای بستە دەرێ غەیری خوای خۆت لە هەموو کە زیاتر دەکردەوەکانی خۆتەگەی. ینی ئینسان زیاتر یعنی ئاگادارە لە نەفسی خۆی، لە کردەوەکانی خۆی. هەل لەبەرەوەشە قورئانی پیرۆز کە زۆر باسی نەفسی ئینسانی ئەکاتن و قسەکردن لەگەڵ نەفسی ئینسانی، و چونکە ئینسان لە کوردەواری شەریە هەموو کەسە کار و کردەوەکانی خۆی ئەزانی، هەموو کەسێک ئەزانی لە نەفسیەتی خۆی چاکە یان خراپە، ئەتوانی تەقیمی خۆی بکە، خراپەی چەندە، چاکەی چەندە. تەبعاً ئەو تەقیمەش بە چه ئەکرێتن؟ عادەتەن دەبێت و ڕۆژانە تەقیمی خۆت بکەیت. ئستا چۆن ئینسانێک کە ڕۆژانە معاملەیەشی لەبەردەستەیە، ئیش و کارێکی دنیایی ئەکا، ئێوارە حیسابەکە چەندی زەرەر بۆ، چەندی قازانجە، چەندی فرۆتیا، چەندی هاتیتە باغر، چەندی لە باغری دەرچوە، تەسفێ حیسابی خۆی ئەکا. خۆی ئینسانی مسلمانیش وایە، ئەتوو لە بەیانیەوە تا ئێوارە حەقە شەو کە چوویە ناو جێگا تەسفێ حیسابی خۆت بکە لە دینی. ئەوڕۆ چ بێ ئەمرێکت کردیە بەرامبەر بەخوای گەورە، چه فەرمانەشی خوات جێبەجێ کردیا، کەم و کورتی لە چا بووە، چەندت نوقسان بووە، نوێژەکانت ڕۆینە نەڕۆینە، وەکو خۆت جێبەجێ کردنە، ڕۆژەکەت بە حەقی خۆ گرتیا. یعنی ئینسان هەموو ڕۆژێ پێویستە تەسفێ حیسابی خۆ بکاتن. ئەگە ئەو تەسفێ حیسابی بکەی لە زۆر گوناح و تاوانیش دوورەکەیەوە. تەقیمی ئینسانی
لۆ نفسی خۆت بە حەقت لە دەستە خۆتە. بەڵێ سوپاس بۆ ڕوونکردنەوەکان مامۆستا دەمێ هەرچەندە خۆت ئاماژەت بە کاتەکانی دوعاکردن کرد ئەوانەی کە گرنگن بەڵام دەگوترێت گرنگترین و جوانترین دوعا لە مانگی ڕەمەزان لە دوای ڕۆژ و شکاندنە ئەگەر ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەم بابەت بەڵێ تەبعاً دوعا وەکو گوتمان لە هەموو کاتێک خوای گەورە دوعا قبوڵەکە و هەر کاتێ داوا لە خوای گەورە بکەیت بەڵام ئەو وە کاتە پیرۆزانە خوای گەورە باسی کردینە کە یەک لەوانە مانجە ڕەمەزانە مانجە ڕەمەزانیش هەموو کاتەکان دوعا پیرۆزە لە ناو مانجە ڕەمەزان بەڵام لە دوای ئیفتار بۆ چونکە کاتی ئیفتار ئینسان ئەبینی کە کرێکاری ئەکا بۆ کەسێک 8 ساعتی خۆی تەواوە کە ئاخیر لەحزەکەی کە 8 ساعتەکەی تەواو بوو حەقی خۆیەتی لە لەحزەی ئەخیری 8 ساعتەکان داوا لە ساحبی شەکەی بکە داوای ئوجرەی خۆی لێ بکە پێشتر ئەگە داوا بکە نەوع شەرمەزاریەشی تێدایە چونکە 8 ساعتەکەی تەواو نەکردیە بەڵام ئەگەر لە کاتی ئیشەکەی تەواو بوو لە گەرما و گەرمی ئیشەکەی داوا بکاتن زۆر لە جێ خۆیەتی مستەحەقە و حەقی خۆیەتی ئینسانیش لە بەیانیەوە تا ئێوارە بە ڕۆژی بووە ئەو وەکو تەژبینە بی وەکو کرێکارێک بووە یانێ ئەو ئیشە و ئەو ماندیبوونە و ئەو عەزابەی شێشتووە ئەوە لە پێناوخوای گەورەیە کاتو ئیفتارەکەیەوە مدەکەت تەواو بوو ئەو مدەی کە خوای گەورە لۆ توی دانابوو بە ڕۆژی بی لەو کاتەی زۆر زۆر شایستەی ئەوەی مستەحەقی ئەوەی تەلەبی خۆت تەقدیم کرد بۆیە لەو کاتی دوعاکردن لە هەموو کاتێک مهمترە دوای ئەوەی لەو کاتیش خوای گەورە مراقبەی عەبدەکانی ئەکا مەلایکەتەکانی خوای گەورە چاودێری عەبدەکانی ئەکەن کە کات فتارە ئەکەیەوە مەسەن وەکو حەدیسی پێغەمبەری شەرێ ئینسانی بە ڕۆژی دوو کەیف خۆشی لۆ هەیە یەک ئەوەیە لە کاتی فتارە ئەکاتەوە کە لە برسیاتی و تێنیاتی ڕزگاریە بێچیش ئەوەیە کە لە ڕۆژی قیامەت ئەگەڕێت و لای خوای گەورە خوا پاداشتی ئەو ڕۆژەیەداتەوە زۆر سپاس مامۆستا ئێمە بەردەوام دەمین لەسەر کاتەکانی دوعاکردن بەڵام ئێستا دەچینە لای پامنێرەکانمان بۆ بزانین کار و چاڵاکیەکانی ئاینی لە مانگی ڕەمەزاندا لای ئەوان چی زۆر سپاس مامۆستا لەگەڵماندا بمێنەوە بەڕێزان ئێستا دەچینە هاوکارانم لە دیاربەکر هەروەها لە هەولێر و لە دهۆکەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمدا دەبن لە سەرتادا لە سدق ئارەنەوە دەست پێ دەکەم کە لە دیاربەکرەوە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمدا دەبێت سدق ئەفدەمێتە باش ئەز بنەرینا من هاتۆ لە ناوچەیە سووری لە دیاربەکرێ پشتی شەڕ و پەفچوونێن چەند مەهێنبووری لە ناوچەیە سوور نها ڕەوشە ناوچەیە سوور بە ئەوەی گشتی دمەها ڕەمەزانێدا چاوە شەوات وە و بینەرەی کوردستان 24 جی باش بەڕاستی دهێجی هەمان بەرنامەدا گوتبوو لە دیاربەکر ئەم بێژن مەها ڕەمەزانێ حتا لە باکوور بە ئەوەیەکی دڵنیگاری دەرباستبە لێ هەند تشتێن باشی ئەلبەتە پێکتێن ئەف دەرجی یەک جوانە لە دیاربەکر لە ناوچەیە سوورێک و تقریبا 3 مه لێ قەدەخە بە تەمامی هەبوو و ئەف دەرجی تقریبا 6 مه گرتیمە شافاق جیە خواردنگەهەکە کێڤنە 22 ساڵە ji نۆت و چارە و حتا نها ئەف شوێن لە دیاربەکر خزمەتا خواردنê dide em jî îşev hatin me got kalivir paşîv tên kirin yan nayê kirin wala qasî ku em dibînin wek dewrî dayîm hind kes xwarin dixwin wek niha hevkarê min jî nîşan dide hind jî wiha hatine pakêta hazirkirine ew jî divin malê herhalde wê paşîva xwe li malê bixwin carekî şeva xweş û remezan pîroz be پر کرمانجی نزانم از پر کرمانجی نزانی از این کرد بپرسم چه وقت چه رمضان ورا خوش دچه و وان خوارنا جبو پاشی وستن هری باشه لمال کستونه که خوارن حاضر که نه ورا چونه یا سامه بو یا چون یاسی سری و ساخفه خدا صبر بده باشه ام رمضان بو پیروز دکن و هویدارم در ناو خوشی در باست و بخوازی پیامکات هیا گلوچ بورم نه ورا که نزانم چی بجیم اپر کرمانجی نزانم قصا که جوان ویاره وا زازاکی زانی نه زازاکی نزانم باشه بریم هاد شبت شات اما او هاد چند گر هاکان کار بی برم مفاوری اما نزی کی ماسه کادم ببن لور داشته تی خوارن از باورم هوشی پاشیف دکم به داشته به جوراین داشته
چه هەیە ماست هەیە زەیتون هەیە ڕوونێ نویشکی هەیە جوورەین پەنێرە هەنە زەبزە ئەلبەتە vê salê da tiştê ku nebe nave navê te bixêr Aziz bireke ezîzî carekê ez viya bipirsim çawa diçe Remezan Ramazan valla kurmancı nizamı da hoştu bizi. باشه تو زازاکی واجو زازاکی جی هر کردیه بابا تو مفهیم دکی باشه از ویاجی بپرسم 6 ماه لور قدا خد دوام کرد هون جی لور رو دنین باورم دخواستی چه بیش Vallahi roca zavaş veren çok şükür. Allah tabi yardım kemikleri. جبو رمضانی دوی ماه پیروز دا دعایتش بو چیه دعایتی bunun için yani Roja Ramazan'ıydı. Daha avano Allah ma perintedir yardım ku Allah yo o ki eno adır ku Kardeş. ماجی شمارا سپاس کنو شفشات تو زانو نویت بخیر Evime yapıyorum. آپ که کو تو دخواستی چه بیشی Ben de gazım aynı şey evvali. Avı ki nadir ki kardeş kanı dökülmüş nabe. باشه ام پاره کیجی عالی هندر و بچن هفکارم جی گل موره امی خباتکاره کی شنگه هیجی بگرن هاکان تدکاری ام درباسی هندر ببن جاره کی نویت بخیر Hüseyin. حسین تو چند سالی 23. 23 کینگی والا ورده خمه Bu 7 sal elirim. 7 ساله لور چه هنه وک خوارن هم چه ددن Xwarin em şorbe niskeye, serupeye, teşteye, kebapeye, xwarinê germenin, masiyeye, lahmecune, pideye, geleke yani. باشه یعنی لور شش ماه تدی قداخه هبو شر هبو پفچون هبون دوی دمی دا و چید کر و دبارا خو چوا دکر Şxun qasê sîro dikanê me girtî bûn. Em şêst kes li vir dişoxiliyan. Ana em ketine 20 meriv li vir dişoxile. Yani iş zêde kete. Hevalê me dijî iş derketin. İş nedibûn şxun. Şeş me awa yani derbas bû. نها لگور بره چه قاس کاری و دا کتیه گیم بیه Çara da ana yani çara da siyah ketiye kembiye belli. باشه دمه رمضان دا تبوی تمنه خوی گنج دخوازی چه بیشی Em barış dixwazin herê. Bira barış be, bira insanê me nemirin. Em wî tenê dixwazin. باشه ام جی سپاسیت کن گر درفت هبه دو میوانه دنجی هنه لورجی خوارنین گرم ین آویجی هنه هر وها جورین داشته هنه دیسا جورین کبابانجی لوشونه دکارن پیدا ببن از دخوازم اصلا لور جی شونن به وی رنگی گلک من لی ما خواست ام جوان کم جیان لجیه کی به میوان کو اوجی لگور سالم بره از چند جراحات مور گلک داکتیه افدر فول تجربه بو لی ام دبینن کو گلک مانی چیبیه دیساجی لنافچه سوره لجیه کی وها انسان کو لور مرو دبینه که خوشت و از گوتنه دادم هولیری بله صدق گلک سپاس جبویته که جدیار بکری با که زندی تو گل مبوی خود روجی و نویج و دعایتوان هولاتیان جی قبول بکن که بوتا خفتین جدیار بکری از بچم هولیری همین حسین لگلم داده بید کلا کمپی آوارکانی قشتپا بشوی که راستخو لگلم دای کمالک آواری روجاوایی ل کمپی قشتپان همینم کاتت باش دمی بزنم اما توری عینی امرومان لسر دعا کردن و نزاکردن لە مانگی ڕەمەزاندا دەمەوێت بزانم دوعای ئەو ئاوارانە چی ئەوانە ئێستا لە کەمپی قوشتەپان وڵە دلۆڤان ئەم کاتەی ئێوە و سەرجەم بینەران و بیسەرانی کوردستان 24 باش وەکو تو ئاماژەت پێکرد ئێستا ئێمە لە کەمپی ئاوارەکانی ڕۆژاوای کوردستانین لە شاری هەولێر کەمپی قوشتەپا کە لێرە ژمارەیەکی زۆر لە ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان
نیشتەجێن و لەم کەمپەیە خزمەتیان دەکرێتەوە پێداویستیەکانیان لەلایەن ڕێکخراوە خێرخوازیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و زایدەن ڕێکخراو نێودەوڵەتیەکانەوە بۆ دابین کراوە تا ئاستێکی باش ئەمان ڕازین لەو خزمەتگوزارانی کە لەم کەمپەیەدا بوونی هەیە ئەوەی کە تایبەت بێ بە مانگی ڕەمەزان و بەوەی کە تۆ باست لێوە کرد ئێمە ئەچینە لای خۆیان بۆ ئەوی بزانین لە نزیکەوە گوێبیستیان بینەوە بیان دوێنی بزانین ئەگەر کێشە و گیر و گرفتێک لە مانگی ڕەمەزاندا لە نێو کەمپەکان ڕوبەڕووی ئەم ئاوارە و ئەم خێزانە بەڕێزانە بێتەوە چییە؟ ئێمە ئەچینە نزیکەوە خۆیانە دوێنین لەگەڵمان نابن ئەگەر هاوکارم کاک محەممەد هاوکارم بێ ئێمە ئەچینە لایەکێک لە خێزانەکان سلااوان لێ بێ و شەوتان باش ببوورندانیشن فەرمو ئەمەینە خزمەتان ئێمە ئەمانوێ لە مانگی ڕەمەزانە گوێبیستی کێشە و یاخود گرفتێک ئەگەر هەبێت لە مانگی ڕەمەزانە ڕوبەڕووی ئێوە بێتەوە لە نێو کەمپەکانە چیەوە بە گشتی بە شێوەیەکی گشتی مانگی ڕەمەزان چۆنە گوزارێنن لە نێو کەمپەکان کەمپی گەرمە و ئەم ڕۆژیا خۆ دەگرن طبعا یەکی ناو ئەهلێ خۆ دەبێ مەسەرنەوەکە مەسەر حالێ خۆ بێ و خۆدێ تشتە کێمایە مەنینە دەوڵات سەرێ مەسعودی بەرزانی تشتە کێمایی مەنینە کێمایی مە تشتێکینە غێری ڕەحما خۆ دێ بێمە ئەوەی ئێمە بیستمان لێرە ئێستا ئەو کاربایی کە هەیە کاربای مۆلیدەی تایبەتە هی خۆتانە بۆ کاربای ڕئیسی نییە کاربا چۆنە لێرە کاربا لە قاعدەنە هەیە لە ئالیە ئیماراتی بەس لێ لە ئالیە کۆنا خۆدێ نینە و مۆلدێ خۆ پێت خۆنیانی حتام کاربێن پێشیا خۆ ببینن خزمە گوزاریەکانی تر لە مانگی ڕەمەزاندا و بەتایبەت ئاو چۆن بۆتان دابین کراو باشە الحەمدولله خێرخوازیە بەرزانی نەشتێت شتە کێمایی مەرە چێ ببنیانی دەدێ و تەخسیرژی ناکەی کێماییش بنی تشتە کێمایی نینە الحەمدولله لێرە مانگی ڕەمەزان شەوانی مانگی ڕەمەزان چۆن بەسەرە بن و بەتایبەت پاشیو ینی لێرە جەوی نێو خێزانەکان چۆنە کۆ بنەوە پێکەوە نانە خۆنیا خودەر خێزانی بەجیا چۆن خودێ ئەم ماناوەگە گوتی هەموو بڕۆژینە و ئەم تەفدە دەخۆن و ئەمێ دەکەونە دەربە حتا مەڵا بێژێ الله وەکبەر و ئەمێ بگەنە سەر خوار ناخوا لە نێو کەمپەکەدا مزگەوتی تایبەت هەیە بە ئاوارەکانی ڕۆژاوە بەێ مزگەفت هەیە و ئەم دشنە مزگەفتی ئەمێ مزگەفتی مێشکن و ئەمێ نوکەوەرن سەر خوارناخوا ئەمێ خوارناخوا ئەو مزگەوتش لەلایەن هەر ئاوارەکانی ڕۆژاوا و لەلایەن خۆتانەوە بەڕێوە بریا خودت خەڵکی دیکەن من ئەسپێ نەکەم ئەوانەی مامۆستایانی ئاینی لە مزگەوتەکە هەر خەڵکی ڕۆژاوای کوردستان بەێ خەرکی ڕۆژاوایە و ئەوژی تەخسیر ناکەی و مەسەرن بەرێ سبێدەوەی باکێ و نیرۆ و عسرێ ینی وەختێوی نظامیە ینی مانگی ڕەمەزان وەکو دەزانین مانگی نزا و پاڕانەوە و دوعاە ئێوە دوعای ئێوەکو ڕۆژ ئاوای کوردستان وەکو ئاوارەکانی ڕۆژاوای کوردستان لە مانگی ڕەمەزان تا چییە چ داخوازیەکتانە و پاڕانە و دوعای ئێوە چێ لە مانگەدا ئێمە خودی تعالی سەرۆک بۆ بخێنین و خودی تعالی پێشمەرگا هەمووکە بنەسرێنی ژوی داعشی جەرسوم و ئەم دعا دکن جمێ ئومەتا محەممەد تەفدا خودی تعالی وا بسێنێ و الحەمدولله زۆر باشە زۆر سپاس ئێمە پێمان خۆشە بچینە لای ئەو خاتونەیەش ئەگەر باسی ئەومان بۆ بکەی جەنابێت وەکو ئافرەتێک لە نێو کەمپێر ڕۆژاوا لە شارۆچکە قوشتەپە چۆن ڕۆژگار بەسەرە بن چۆن شەو ڕۆژەکانی مانگی ڕەمەزان بەسەرە بن هیچ ئاستەنگێکتان هەیە لە مانگەدا نا الحەمدلله خۆشە ینی عادیە ئەم دەگرێن طبیعیە لە ڕۆژاوای کوردستانەوە لە چ شارێکەوە هاتوون بۆ هەولێر خودی ڕۆژاوی کوردستانی و گوتی خانی بوون دنیا هینوک بوو خۆش بوو جیاوازی نێوان ئێرە لە مانگی ڕەمەزاندا و ڕۆژاوای کوردستان چییە لە چ ڕوێک ئەنیکە مهمان عادیە ڤرژی حرەکات جەمە هەبوو و ورژی حرەکە هەبوو عادی ینی هەموو ئەهلی هەبن ئێوە هیچ داخوازێکی تایبەتان هەیە لە مانگی ڕەمەزان ساغ بڕبی ڕحمەت دێ بابتە الحەمدلله گوتی خێرخواریە بەرزانی ناهلی تشتێک مەکەین ببێ و هەموو تشت هەیە نعمەتە ینی الحەمدلله نعمەتە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە من ئەگەڕێمەوە لای هاوکارانم ئەگەر ئێوە هیچ پرسیارێکی تایبەتان هەبێ بۆ ئەم خێزانە من هیچ پرسیارێکی وام نەماوە بەڵێ هێمن زۆر سپاس بۆ تۆ هەروە بۆ هاوڵاتیانەی کە قسەیان بۆ کردی بەڵام دەمویست پرسیاری ئەویان لێ بکەی ئایا دوعا و نزاکردنی ئەوان لەم مانگەدا بە تایبەت لەو ئافرەتە ینی ئەوان دوعای ئەوە دەکەن دووبارە بگەڕێنەوە شارەکانی خۆیان و
ماڵ و حاڵی خۆیان هەروەها ناوچەکانی خۆیان ئاوادان بکەنەوە. چکە وەک مامۆستا لێرە ئاماژەی پێکرد دوعا زۆر گرنگە بە تایبەت ئەوانەی کە غەدریان لێ کرابێت خوا دوعاکانیان قبول دەکات. بڵێ من ئەو پرسیاری تۆم لە کاگەسا کرد ئەو هیوایەوەی خوازیا خودوتی دوعا و نزاکانمان بۆ ئەوەیە کە داعش لەناو بچێت و پێشمەرگە سەرکەوتوو بێ و بۆی ئەمانیش بگەڕێن و ناوچەکانی خۆیان و هەرە و پرسیارەش لەو خاتونەکەمەوە جارێکی تر جەنابێت دوعا و نزا و پەڕانەوەی تۆ لە مانگی ڕەمەزاندا بۆ چییە؟ یعنی هیوا ئەخوازی دوعاکەی جارێکی تر بگەڕێنەوە سەر ماڵ و شارەکانی خۆتان چ دوعایەکتان ئومەتە خۆ بوەفقێنێ و ئەمری تەبا و بەسعودێ بەرزانی بوەفقێنێ و پێشمەرگە بوەفقێنێ بنەسرێنێ و ئینشاء الله وەدە خۆش بێ ئەم بەگەڕنە جێ خوا و ساتاوە خۆش. بەڵێ دلۆڤان ئەوەش دیارە ئەوی شەر هەمان ئاوات و هەر هەمان نزا و پەڕانەوەی هەبوو کە لە مانگی ڕەمەزاندا داواکەن کە خوددا پێشمەرگە سەرکەوتوو بکات و داعشیش کۆتایی پێبێت و ئەم جەنگەی کە ناوچەکەی گرتوێتەوە کۆتایی پێبێت بۆی ئەوانیش بگەڕێنەوە سەر ژیانی ئاسایی خۆیان و ڕوو بکەنەوە ماڵ و شارەکانی خۆیان. بەڵێ هێمن زۆر سپاس بۆ تۆ هەروەها بە ئەو خانەوادەی کە قسەیان بۆ کردی ئاوارەی ڕۆژاوای کوردستان بۆ زۆر سپاس بۆ تۆ. بەلە تەماشەوانین هێژە نەهامێ بچن دهوکی ئالان حسێن ئەز باوەڕم جاردن دە ناڤە ماڵباتێکیدا لە دهوکی وێ دیگەلمە بە ئالان ئەفدەمێتە باش و ماڵبات چاوە دەمێ خوا دە پاشیوێدا دبورینن و دعایت وانە دوێ مەها ڕەمەزانێدا چییە دەدەمێکێدا کو تەوەڕەمەیا ئیر و یا ئاینی دەربارەی دوعاکردنیە دە مەها ڕەمەزانێدا. بله افدامتا باش بله و کودیار اصلی کل مالا که ما کو اوج مالاجی مالا شهیده که و مال باتا همیل ویری کن و بونه بوند افریقا افتارا خل ویری بکنو وکی برنیکجی یا دیار بکو افتارا بشین پاشی و خوشنی دانا و تشت خوشنی دانا سفره که هر بشین یا جوان بره بکریه ام بچین را بچین تو ارگرین بزانین الویری دفمن خالت یاش در و هاتی شولات فرانسه هم بزنین کالویری و بجین جدایی که نوبرا رمضان ویری یا ویری داب کتشه ولی خالت اگر تو موجود باکو برنی که تول در و بوی تل ولات فرانسه بوی رمضان تویری چه فرق بونشید ویری خدینی که من فرق نینه رمضان هر رمضان ویری جهر عینی و سما پاشی و ما فطارت خومت کرنو الویری بجین وقت رمضان مزگفت چند نزیکی آبونین چون مزگفتا چه بولویری هر محله که مزگفت خویا های هر محله که یه چیتا مزگفته چیتا مزگفته و جن کبارت خوای دخل مزگفتت کنو و بو مغرب جی با بانک الورینین هم راستی و نیم همید زانی دنگ بانکی بسر ناکبید بس با هر محله که مزگفت خویا های خارنت ول ویرت خارم پتر چه خارم بناف خارن کردی الوری هین الوری جیب دست کتن نشان چکن بله خارنت کردیت هین ام نشین هر تشتکیل همی دکانا ببینین هنده دکانت خاصت هین ام ما چه دویتن یه هی یعنی بجین بازار کبو تایبت کردا و گرید دایان نه نه نینن با دکانت ترکایت هین دکانت عربایت هین یت صینیا ام تشین یعنی تشتخوی کردواری لدفون ببینین بله تورم امریکا برنامه پاشیول سر دعا بجین دفته دعا چند گرینگه تو چند دعات که روزه چند قرآن تخینی خود دعات تشتكي جلك جرينجا اول تشت اسب خوها كاس بدي رود من از دعات كان بو بيشمرگه ما همي وقت يسر كتيبيت الان از دخوازم توش خالتي بپرسی يعني تقول اوش فرنسا هاتيه مها رمضان هاتيه كردستاني دبيجن لاوروبا لهند ولاتين اوروبي يعني ساعتين روجو قرتني زيادترين جفيري بجاوش بر هندي هاتيه فيري جبركو ساعتي توان دريشتن لور هاتيه كردستان اون صدمك دي هبو يجبو فيكي بله بجین الولاطن اوروبا الجلك ولاتان کو ساعتن روزی گرتنه پترن شید ویره بجا تاش برند قستا ویری کریه یانجی سردان یان بخوش خو چه اتاقیه نه بخود ام خلاصی از هف جن خام هاد بون شتنگه اون اساق بو چوبه کر خود حسکت 29 هی وجده چم ده سر عیال خو جدم و سروی جدم و دیما و راست الویری ساعت روز جلك پترن تقریبا 3 ساعات و حتی 3 ساعات و تشتکر روز الویری زیاده تره الویری روشت خواهد چهات بوراندن ام شولت كاين ام سبيدي بام نكازو بطاله من الوري هكر هر كشما سبيدي صار شولي خو حتى مغرب ام تينا بوتا رمضان ویری خوش ترد ناف کسو کارن خود آنجیل ولاد فرانسال در و بیشین خریبیا نه ویری خوش تره
بره اگه دولت بسلمانه اما نف ملت خودا نف مروت خودا و رمضان جاخت بجماعی بیتن گلک خوشتره. باشه سپاس بتم گنجه که دیوارگرین بله اگر تو موجود با تو روزانت خود رمضان چاد برینی والله روزی رمضان الحمدلله گلایت خوشن رمضان افصال جینه دا گرمه راستی افریقا مت آزادی داد جینو و دولت سری پشمرگی افریقا سنگره دا امل آزادی الویر جینو الحمدلله گلایت خوشه رمضان افصال گلایت خوشه بله گلایت سپاس بته ام فری خاله مسعود جایگرین کو کره شهیدی افریقا امل مالوینه بله خاله اگر تو گفت با روزانت خود رمضان چاد برینی خدا مواقعی عالمی خری بله مام گلک جارا ام تل سنگرات بینین کو بجین بوهاری کاری و گلک جهانی خارنا بو پشمرگید بن بو رمضان و چه برهف کریه ده چه بو پشمرگا بن خدا ما برهف کریم و صبحانه دوز با دست بگن تمام 26 روزا 25 روزا ما حاضر مسنگرا بشن اخوشر داعش حتی ویگا وی سحر بگیره دست بگا اول داعش داخل بی از هاری کارم حتی ویگا ویجی از پیری آدیم بیجیم چون می بور خیلی هاشم سیدی هم بویری چوبین. با رمضان جمعه خواهی که اوج گلوب شیر جنه او گلوب خدمات پیش مگید کنه اول راستی شیر جنن. دش مغرب کمی حتی ساعت 5 سپیدی پراخ چیکن ترکیه چیکن خشک واجیا دز او جمعه سلامه آزادی او جنان وخان مالای کومت بن زادی مالای شد کنو ساعت 7 نیم شنا مالای بار کنم تین. تقریبا 113 سنگرازی چوم. گل دو گلوبا گل خشکا فایزا جی یا سرگل راستی از جی گل حرکت کرد از گل 8 سردار از گل وچم ویگا وجه از گل واجدار رکانی بله گلک سپاس بوده بله وقتی تدیدی که اف خزانه جنی کده دست به خارنا پاشی و خوی کنه هندکش اندامن و خزانه الجور اکادی نظام مشکو شرمش کنش کامیرل برنده هم دزاورین استودیو داوجی بهم پاشی و خو بخون الان حسین جدوی که تو دگلما بوی گلک سپاس بوی ته هر وها جبوی مالباتا جان کو تو دگلما بوی هر وها صدق ارنج دیار بکر تو دگلما بوی گلک سپاس بوده هر وها هم حسین لا هولیره و لا کمپی قشتپا که آورکانی روجاوی کردستانی تیده از سپاس بو ایوا دقیقا مولای ما مستا یعنی لو راست و خیانی اما دو حالت ما بینیم خزانک شهیدی هیا خزانک دیگه یعنی آوره بونه ئاوارەکان تا ڕادێک دەتوان بڵێن غەدریان لێ کراوە ماڵ و حاڵی خۆیان جێهێشتووە ئێستا دوعا و نزاکردنی ئەوان تا چەند لای خۆی گەورە قبول دەکرێت بڵێ وڵی ئەوە طبعا وەکو گوتمان هەر موسڵمانێک و ئیماندارێک لە خی گەورە پاڕێتەوە ئینشاءالله خی گەورە دوعای قبولەکە بەڵام دوعای ئەو کەسانەی کە مەزلومن زوڵمیان لێکراوە و ستەمیان لێکراوە ئەوە زووتر قبول ئەبێتن لەبەرەوەی فەرمودەشی پێغەمبەری هەیە سەڵات و سەلامی خوای لەسەر بێتن ئەفەرمی اتقوا دعوة المظلوم فإنه ليس بينه وبين الله حجاب ئەرێ زۆر وشار بن لە دوعای مەزلومان دوعای ئەو کەسانە زولمیان لێکرا و ستەمیان لێکراوە لەبەر ئەوەی لە بینی دوعاوان و بینی خوای گەورە هیچ پەردەیەک نییە یعنی دوعایەکە یەکسەر ئەگاتە لای خوای گەورە و قبول ئەبێتن هەرچەندە ئەوانەی قوشتەپەی وەکو ناوی ئاوارە ئەمە پێیان ناڕێن ئاوارە چونکە ئەوانش هەر لە وڵاتی خۆیانن و هەر لە بەشەشیدی کوردستانن بەڵام بە هەر شێوەیەک بکە لە وڵاتی خۆ نماینە ماڵ و حێڵیان جێهێشتووە ئەوە هەر زوڵمیان لێکراوە بەناحەق لە شوێنێ خۆ دەرکران بۆیە داوایان لێ یەکەین لە مانجی ڕەمەزان کە بەڕاستی ئەمە هەم فەخر و شانازیشە کە لە شاشەی تەلەڤیزیۆنە بینن قساکەن بەو ئاواریە بەو وێوازیە ڕۆژی خۆی جێبەجێەکەن ئەنی ئەوانە ئەگەر لە خوای گەورە بپارێنەوە زۆر داوا لە خوای گەورە بکەن زۆر پیرۆزە دوعایوان مستجاب و قبولە ئینشاءالله لە لای خوای گەورە و هەروەها بەنسبەت دایکە شەهیدانیش تەبان ئەوانیش هەر مەزلوم و زوڵمیان لێکراوە لەبەرەوەی ینی وا بزانم کوردستانی ئێمە وڵاتی ئێمە خەڵکی ئێمە ڕۆژێک لە ڕۆژان نەچوینە سەوڵاتی کەس و تەعەدا لە کەس بکەین و خەڵک لەسەر جێوڕێی خۆی دەرکەن بەس خەڵک هاتێ تەعەدای لە ئێمە کە دەویستیتی وڵاتمان لێداژیرکا و لەسەر جێوڕێ دەرمانکە ئێمە ئەگە دیفاعکەین لە پێناو دیفاع شەهید دەبین لە سەخاک وڵاتی خۆمان لامان کات شەهیدین بەڵام لەگەر شەهیدایەتەکەش زوڵمیشمان لێکراوە چکە خەڵکێک لە دەرەوەی وڵات هاتی ئەیوێ لە ناو وڵاتی ئێمە بکوژیتن ئەمە هەم زولمە دوعای ئەوانە زۆر گرنگە و بەگرنجەوە تەماشاکەن بەڵێ مامۆستا دەگوترێت لە مانگی ڕەمەزاندا لە ڕۆژی یەکەم تا کۆتایی هەر ڕۆژێک و دوعایەکی تایبەتی خۆی هەیە ئەمە تا چەند ڕاستە
بەڵێ خۆی ئێستامە بازە کتاب و نامیلکەمان هەیە کە ئەوانە دوعای تێدا هەیە هەر دوعایەک بۆ ڕۆژێک دانرا بۆ سعاتێک دانراوە بەڵام ئەوە بۆ شێ ئەکرێ بۆ ئەو کەسێک کە خوێندەواریەکی باشێبی کەسێک بی سەدیقەشی باشێبی دابنیشی کە لە چ سعاتێک چ دوعاکەیە ئەوەی بکە ئەوە وایە بەڵام ئەمە على العموم چونکە ئێمە داوا لە خوای گەورە ئەکەین خوا کە فەرموویتی ونحن أقرب إليكم من حبل الوريد من لە ئێوە نێزیکترم لە دەماری ئەستوتان ئەلێرەوە تۆ بەقەدر توانای خۆت بەقەدر لێزانینی خۆت چ نەوع دوعایەکە زانی چۆن ئەتوانی داوا بکەی لە خوای گەورە ئیدی پێمانە زۆری ئیشکالی تێدابی شەرت نییە ڕاستە هەیەەوە لە ئەدعیا ئوسولی دوعا هەر دوعایەک مەسەرەن تایبەتمەندی خۆی هەیە لە سعاتێکە بەڵام وەکو گوتم ئەوە عامەی خەڵک ناتوانێت شتە جێبەجێ بکە بەڵام خەڵک ئەوەی کە لە ناو دڵیتی مەبەستیتی لەبەری عادزە لەبەری بێتوانایە ئەوەی داوا بکە لە خوای گەورە لێی بپارێتەوە ئینشاءالله خوای گەورە لێی قبوڵەکە ئێمە نابی برێن تەشخیصکەن وەڵا لەو سعاتە ئەوەی بکە ڕاستەوە هەیە بەڵام شەرتیش نییە وابیە تو هەر چۆنێک لە خوای گەورە بپارێیەوە خوای گەورە لێت وەرەگریت بەڵێ مامۆستا دەگوترێت هەندێک کات دوعاکردن زۆر کاریگەری دەبێت لەوانە لە کاتی قورئان خوێندن یاخود لە کاتی بانگدان یاخود لە کاتی بارانبارین ئەنی چۆن دەتوانێت ئەمەشی بکەیتەوە ئەمە خۆی بازە دوعا بڵێن ئێستا دوعا قبولکردن برێن لەو کاتانە کە برێن باران ئەباری یان لە کاتی شکابینی کە لە کاتی باران ئەبارانی باران دوو بابەتی هەیە بابەتێک هەیە ڕەحمەتە بابەتی شێ ممکنە بازێک زار باران ئەبیتە غەزەب ئەو زات و لە کاتی بارانە دوعا بکەی باشە بێ یا ڕەبی خوای ڕەحمەت بی غەزەب نەبی پاشەوی لەو کاتی کە بادێ و عاسیفە و گەردەلول دێن پێغەمبەر سەلامی خوای لەسەر بی لەو کاتی زۆر دوعایە کرد ئەی پاڕاوای گو خوددایە بیکەی بە ڕەحمەت نەبی بە غەزەب مثلەن بازێک حاڵەت هەیە کە هەندێک شت ڕوو ئەداتن دوعا لەو کاتی زۆر زۆر زەرورترە لە کاتەکانی دی ئێمە پێویستیمان بەوەیە لە هەموو کاتەکان دوعا لە خوای بکەین لە خوای بپاڕێنەوە بەڵام ئەو کاتانەی کە هەندێک حاڵەتی تایبەت ڕوو ئەداتن دەبی زیاتر لەو کاتانە ئێمە لە خوای گەورە بپاڕێنەوە دوعاش لو بەنسەڵی قبولکردن خوای گەورە لە هەموو کاتێک دوعا قبولەکە بەڵام لە کاتی تنگانە لۆ دوعای ئینسانی لە هەمووی مهمترە چونکە تو لە کاتی فەرەحنایی جاروەیە دوعاشەکەی بەڵام لەبەرەوەی وەزعشی تەبیعیت هەیە ئەگەر لەو کاتی دوعایەکەشت قبول نەبی ممکنە زۆر مشکلە نەبی بەڵام لە کاتی تنگانە کە ئینسان پەنا لە خوای گەورە باتن خوا لەو کاتێک زیاتر دوعای قبولەکە بەڵێ مامۆستا دوا پرسیار مەگەر بە کورتی وەڵام دەیتەوە سپاس دەکەم ینی زۆر جار دەبینن دایک و باوک ینی لەسەر تووڕەبوون دوعا لە منداڵەکانیان دەکەن ینی زۆر جار ڕەنگە ئەمە لە دڵەوە نەبێت بەڵام بە زارەکی دەری دەبڕن ینی ئەمە چۆن شی دەکەیتەوە وڵی خۆی دوعای دایک و با بەنسبەت ئەولادی بە چاکە و بە خراپە زۆر مهمە یعنی ئەگە بە چاکە دوعای لۆ بکە ئینشاءالله خوای گەورە قبولەکەوە وڵادە ساڵح دەرەچی ئەگە بە خراپەش لە ناو دڵەوە بیکە بەڕاستی زۆر مەترسیدارە ینی دوعای دایک و باب زوو قبوڵە بی لەسەر ئەولادی ئەگە دژی ئەولاد بەڵام ئەگەر لە دڵەوە نەبێتن چونکە خوای گەورە تەماشای سەر و سیمای ئینسان ناکات زیاتر تەماشای ناو دڵ و دەروونی ئینسانێکە ئەگە شتەکە لە ناو دڵەوە نەبیتن ئەنی ئینشاءالله خوای گەورە قبوڵی ناکاتن و خوا دە ناو دڵی ئینسانی ئەگاتن مامۆستا جەلال خەیلانی پێشنێژ و تارخێن زۆر سپاس کە لەمە ڕابردوودا لەگەڵمان بووی هەروە سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و ڕوونکردنەوەکان منی زۆر سپاسانەکەم بەڕێزان وەک دەبینین ینی شەوەکانی ڕابردووش باسمان لێوە کرد لە مانگی ڕەمەزاندا ڕەنگە بارودۆخی ئاوارەکان خراپتر بوو بێت لە کاتی مانگی ڕەمەزاندا ئێستا کەمپی مشتەنوور لە شاری کۆبانێ ڕەوشی ئاوارەکان لەوێ خراپ بووە بە تایبەتی دوای ئەوەی کە شەڕ و ئاڵۆزی ئێستا لە منبج و هەروەها لە ڕەقە هەیە ئاوارێکی زۆر لەوێوە ڕوودەکەنە کەمپی مشتەنوور لە شاری کۆبانێ ئەوان دەڵێن ئێستا بارودۆخیان زۆر سەخت بووە بە تایبەتی لە ڕووی پێداویستی و هەروەها خواردەمەنیەوە ئێستا ئێمە پێکەوە پاکێژێک لەم بارەوە دەبینین و دووبارە بەرنامەی پاشیو لەگەڵتان بەردەوام دەبێت. بەهاتنا مەها ڕەمەزانێ پەنابەرên kampa Miştenûrê li bajarê Kobanê gazinan dikin ji ber kêmasiya pêdiviyên jiyanê yên sereke.
هەروەها دەبێژن کۆ ئاڵاوێن خواردنێ مینا شەکر و شینکاییە پڕ بوهانە و ئەڤ یەک ناهێلا گۆوەکە ساڵێن بەرێ خواردنێن جور بجور چێ بکەن. والله ام چخار در بست کنه یعنی بی ام کیف خافتاری خوا چکن ام حکم نکنم شاکری بهویا کاسکوی بهویا ام گی دورن دکرن بس ام حکم نکنم ام یعنی حتی دلی ما شکل خوازه ام پر نکن بکرن ام ونی در بست کنم که چه بکنم تو نیشانên rojiyê divê kampê de nediyarin. Lêpiraniya penaberan diyar dikin ku tevî vê rewşa aloz ew rojiya xwe digirin û daxwaza wan ew e ku vegerin bajarên xwe û rojiya xwe li malên xwe bigirin. Daha me çay şeker içine de. Şekeri me içine kom çay ikin. Mes mola melo kabile kokoto çay tezbini no bini. Am kadar. Am tara mukavelat bima wani biji. Az khadi khairan, am khadi khairan babki. تجمع بعض كل والله أم خارنا خوا أم ذكرن أم حالة ما تشكيرن بس أم شاكرتنا يا شاي تشيكن ورينا أم رزيل بنا أم يا شيخ مسجد مولا ما خرابة بو أم وتر بدر كاتنا كونونا Rêveberiya kampê diyar dike kokarînên wan sînordarin û ew alîkariyan li gorî karînên xwe pêşkêş dikin. Divê kampê de nêzî 160 malbatî bicî dibe. Piraniya wan ji bajarên Kobanê ne yên goxaniyê wan ji encama şer hatine rûxandin. Herwiha gelek xelk ji bajarên Minbicê û Reqayê jî hene. Ekrem Salih Kurdistan 24 Kampa Meştenûrê Kobanê. وەرەزان لە ساعتی دووەمی پاشیف لەگەڵتان بەردەوامین لە ساعتی دووەمی بەرنامەی پاشیفدا تەوەری تەندروستیتان پێشکەش دەکرێت وەک ئاماژەم پێی کرد کە تایبەتە بە ئەو کەسانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە و کاریگەری ڕۆژوگرتن بەسەر ئەوانەوە چی دەبێت. بەڵام پێشەوەی تەوەری تەندروستی دەست پێ بکەین بەرگەی وەرزشیمان هەیە ڕاهێنەری لە جوانی دانا جومعە ڕێنمایی تایبەتی هەیە بۆ ئەو کەسانەی کە نەشتەرگەری ئەنجام دەدەن و لەسەر وەرزشکردن بەردەوام بن. ئەو ڕێنمایی تایبەتی بۆ ئەوان هەیە و دەڵێت نابێت ئەوان بە شێوەیەک وەرزش بکەن کە بە زیان بۆ ئەوان بشکێتەوە بۆ ئەمە بەستەش ئەو ڕێنمای خۆی هەیە دەیبینین و دواتر بەرنامەی پاشیف لەگەڵتاندا بەردەوام دەبێت. سڵاو خۆشەویستان ئینشاڵڵا ڕۆژیتان قبول دەبێتن و ڕۆژانە لە گێک دەبین لە مانگی ڕەمەزان کەوا بتوانین یاریەکانی ناو مانگی ڕەمەزان چۆن ئەنجام دەم و خواردنەکانی فتارم چ دەبێت کەوا لە دوای خواردنەکانی فتارم وەرزشکردنەکەی ئەمڕۆمان مەسەلەن چۆن ئەنجام دەم و چ کاتێک ئەنجام دەم. من وەکو بڕکانی ڕابردوو پێت دەڵێم وەرزشکردنەکەمان دەهێنێت دوای ڕۆژی شکاندنمان لەبەرەوەی کە ئێمە پێش ڕۆژی بە ڕۆژین وەرزش بکەین پێش فتار ناکێت لەبەرەوەی من لە لەشمدا سەوائلێکی زۆر ڕۆیشتووە ئاراقەم کردووە جەو گەرمە دەرچوومە مەسەرەن یاخود ناو خوێن زۆر ڕۆیشتە یاخود بڵێن چەوری زۆر سوتایە یاخود بڵێن شەکر دابەزیە هەست بەسەر سوڕان و دەزەرزبوونێک حەز بێ تااقەتێک دەکەی لەو سێ بابەتەیە. ئێمە کە فتاری خۆم دەکەمەوە دەبێت ئاوەکە دەستنیشانکەم ئاوێکی یەکجار زۆر وەرناگرم کەوا بتوانم زگم ئاوز بێت نەتوانم معیدەکانم تووشی ئازار بێت گەدەکان تەڕ دەکەم ببورن بە بەرداغ دوو بەرداغ دوای دەچمە سەر شەکرە زۆر گرنگە کە پێویست لە خورما داوەردەگرم لە هەنجون داوەردەگرم ناچمە سەر پاخڵا و شەربەت ئەم خواردنە معقەدانە لەبەرەوەی من چێشم بەوانە زیاد دەکاتن حتەگە تو بڵێ من چەند سەعاتێکە بە ڕۆژیمە دەڵێم نەخێر هەر نابێ ئەوان نسبەی کالۆریان یەکجار زۆر تێدایە تووشی کێشەی قەڵەویمان دەکاتن لەوەی کەمە لە هەمان کات تەندروستیشمان تێک دەداتن و معیدەشمان ئەو خواردنە قورسەی ئیستەقبال ناکات دەبێت ئێمە بچمە سەر خورما یان سەر هەنجون لە دوایی دەچمە سەر شۆربایە کە بڵێن سەوائلێک کە ئاوی زۆر هەڵگرتی بێت وەکو نیسک کە زۆر گرنگە نیسک مادەی ئاسنشی باش تێدایە پرۆتنەکی باش تێدایە دەتوانانی سینگ دەستنیشاکەی بەڵام بێ ڕووین تێنەکەیت دەتوانانی سینگی مریشک لەناو سینگەکەت لەناو نیسەکەیدا هەبێت و ئەویش دیسان بە نسبەکی زۆرنا بە مەسەلەن بڵێن بە قاپێکی بچووک کەوا چەند مڵاکێکی بێ هەبێت وەگری لە دوای دەچێت سەر
ئەو خواردنانەی کە مەسەن سەوزا زۆر گرنگە پێویستمە فیتامینە بگەڕێتەوە دێمە سەر میوەجات ئەو جلسمە خواردنێکی ئەگەر هەستم کردبی ئەمڕۆ حەز بکەم بیخۆم وەکو بڵێن برنج بێڕون یاخود سینگی مریشک یاخود بڵێن ماسی حەزەکەم خۆم ئەو هەمووی کۆرەکەیە بەڵام لە کاتێکی باش مەجای پێدەی هەموو لە یەک دقا ناکرێت لەبەوەی تو کێشەی تەندروستی تێک دەچێت و وەرزشکردنەکەشت پێ ناکرێتن و لە هەمان کاتە سوودمەند ناوێت من ئەمڕۆ بۆ یاریکردنی ئەم جارەمان بەشی سەرەوەی ماسوولکە هەڵدەبژێرم ئەو ماسوولکانێک کە لەشمدا هەیە لەسەروانە کۆبنەوەی چەوری هەبووە مەسەن چەوریان لەسەر کۆبوتەوە لە قەبارەی چەوریان زیاد بووە من دەمێ ئەو خانە چەوریانە لە ناو بەم لە هەمان کاتدا ماسوولکەش بێسکەم پێش دەست بە یاری بکەم دەچم ڕۆژنەکە ئەنجام دەدەم ڕۆژنەکە ئەگەر پێش ڕەمەزان هاتبم سعاتێک ڕۆشتم کردبێت دەبێت بهینەوە سەر نیو سعات دەگەر نیو سعات دەیبینەوە سەر چارەیەک نابێ من نەفسی یاریەکانی پێش ڕەمەزان ڕۆژە 2 ساعت 3 ساعت وەرزشکردنی خۆم ئەنجامدا دەبێت ناو مانگی ڕەمەزان تۆ دەبیت وەرزشکردنەکەت کەمتر بکەیت لەبەرەوە تۆ ڕۆژانە خواردنێکی زۆر ڕاگرتیا لەشت هەز بە نەقسێکی خۆراک دەکاتن لە هەمان کاتداش ڕاستە چەوری زۆرە بەزە تو ماسوولکەت برسیە دەبێت وەرزشکردنێکی کەم ئەنجام دەی بەوەندێک کە خواردنەکە دۆگرتە لەسەر تۆپەکە درێژ دەبم پێویستم بە تۆپەکە هەیە ئەم تۆپە لەسەر دۆشێکی دادەنێم لە بۆیگە لەسەر دۆشەکە نەبێت تۆپەکە ئەخزیت بەرەبیەوە پێویستم بە ئەو تۆپە دەبێت من بەشی سەرەوە ماسوولکە هەڵدەبژێرم لەگەڵ بەشی سەرەوە ماسوولکە بەش تەنشتەکانیش ماسوولکان ئیشەکات تۆ ئەم یاریانە ئەنجام نەدەیت تو لە پێشوە ڕاکردنەکە ئەنجام دەدەیت ئەو دێت ئەو یاریانە تۆ نای بەس ڕاکردن یا مەلەکردن ئەنجام دەیت و وەرزشکاردی لەبیر بکەیت دەبێت هەموو پێکەوە جوین بکە یا لە تۆ سوودمەند دەبی لە شولارێکی زۆر تەندروست دروست دەکەیت ئەمەیان بۆ بەهێزکردنی ماسوولکەی زیگی بەشی سەرەوەیە و بۆ لە ناوبردنی چەوری بۆ ئەو کەسانەشە کە دەڵێتم من دەبێت بەس سکیسپاک دەربینم ئەگە بتێ سکیسپاک دەربینی دەبێت ئەم یارانە ئەنجام دەی بەشی خوارە بەش سەر تەنشتەکان بەڵام جاریانیان کەمتر دەبێت کە تۆ چەوریت نییە زۆر لە هاونیشتمانان هەیە لە گەنجانی دانیەوە سکیسپاکان دەربینن بەڵام دەیانێت چۆن دەرچێت من دەڵێن بەو یارانە دەردەچێت بەڵام جارانەکەی کەمتر دەبێت ئەوانی کە چەوریان لەسەر کۆبوتۆ بۆ دابەزین کێشە جارانیان کەمەک بەرز دەبێت یعنی 4 جار 25 ساڵ دەبژێریت یان 20 ساڵ دەبژێریت یان 15 دەبژێریت ئەوان دیاری ماسوولکان دروستکەن و قەبارەی کەمە گەورە جارانکانیان کەمتر دەبێت دەبێتە 4010 یان 4008 دەست بەسەر سینگم دادەنێم بۆ بەسەر هەڵەسمەوە دێمە خوارەوە بەڵام کە هەڵەسمەوە پاڵەپەسوو دەکەمە سەر ئەو ماسوولکەی کەمە بەستمە کاریە سەر دەکەم کە بزان هەز دەکەم ماسوولکەم گرژیەکەتە ناوێ ئەگەر گرژێنەکەتە ناو ماسوولکەیە تۆ ماسوولکەت کار ناکات زۆر لە هاونیشتمان هەیە هەروە بەس هاسوی پێ ئەکات ئەم یارێ زۆر هەڵەیە ئەمە ناکرێت بۆ شێواز یاریکردن تۆ دەی بزانی ئەمەیان چون دەکەی ماسوولکە ئەمەیان خاوەکەوە هەز دەکەی ماسوولکە گەرمێکی باش لەسەر ناو ماسوولکەی ئەو چەورێکە لەسەر ماسوولکەی کۆبوویتەوە ئەسووتێت ئەبێتە بۆت بە وزە ئەیسووتێنی لە ناو یاریکردنەکەی خۆت ئەژمێرە تا 15 دوو دەبی تەمام دابەزم بۆ خوارەوەش 3 4 5 کەوچی یاریەکەی ئەنجام دەم دەبینم هەز دەکەم تۆپەکە پاڵ پێ دەنێت بۆ سەرەوە وەکو بڵێت کەسێک بێت کە توی پاڵ لە بۆ سەرەوە تۆ دادەبەزی بۆ خوارەوە ئەمەش بۆ دەبێت بە سوودێکی زۆر گرینگە وەی کەماوە ماسوولکەت زۆران هەیە مڵان دەبەزێن شێوازی مل حرەکە ناکە بە هیچ شێوەیەک تۆ دەبێت هەم لێک جێگا سابت دەکەی بەس هەوڵ دەدەی پاڵەپەستۆ بەیانە ئەو ماسوولکەیە کەوا لە زگت داهەیە بەشی سەرەوە و مێشکشێت تەرکیز دەکەی لەنا ئەو ماسوولکەی بێت ئێستا من هەز دەکەم ماسوولکانم دەست بە ئازارێکی کە ئازارێکی تۆ ڕاگرتن دەی دەست دا پێش سەرت ئەو ماسوولکەیە کە هاوکارتە بۆ ڕاگرتنی سەرت بۆ جومگەی سەرک ژانەکات یان سڕە بێت دەبی مەجای بدەیت کە ئۆکسیجین بستەنە ئەو ماسوولکەیە مەبەست لێی بۆ بەهێزکردنە یاخود بۆ دابەزین چەورێکی سەریتی و پێشەو یارانە من ڕۆژنێکم ئەنجام داوە 15 تا 20 دقیقە لە دواوەی خۆراکی وەرزشەکەمان کە گوتمان خواردتمان هاتم دەمەوێت بەشی ماسوولکەی زیک هەڵدەبژێرم کە ڕۆژم شکاندووە تەمان پاش ڕۆژ ڕاکردنەکەم کردووە ڕۆژنەکەم کردووە هەموو ڕۆژ نەفسینەوە ئەچتەکە نەبێت یعنی هەموو ڕۆژ بەس ڕۆیشتن نەبێت لە دوای خواردنەکە مەسەلەن بینی خواردن لەگەڵ وەرزشکردنەکەت سەعاتێک دەبێت مەجال هەبێت یەک کاتژمە دەبی بینیان هەبێت ئەم جارەیان یاخود حەزەکەیت مەلە دەکەیت مەلەی خۆت ئەنجام دەدەیت نیو سەعات لە پاش مەلەی دەبی تۆ بێی هەوڵ دەی ماسوولکەیەک دوو ماسوولکە دەستنیشان کەی لەوە بەهێزکردنی یاخود لە بۆ دابەزینی ئەم چەوریە بەڵە خۆشەویستان یاری ئەم جارشمان ئەم یاریە بوو
تا بڕکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ. بەڕزانەوەی کە بینیتان بڕگەی وەرزشی ئەمڕۆمان بوو بە هیوای ئەوەی ئەو کەسانی کە نەشتەرگەری دەکەن و دواتر وەرزش ئەنجام دەدەن سوودیان لێ بینی بێت و هەروەها ڕێنمایەکانی دانەجمعا جێبەجێ بکەن. بەڕێزان تەوەری تەندروستی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە و هەروەها کاریگەری ڕۆژوگرتن لەسەر نەخۆشی گورچیلە چین ئەویش بە میوانداری دکتۆر مەجید حەسەن پسپۆر لە نەخۆشیەکانی گورچیلە. دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس. خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمان ئامادەی. دکتۆر کاریگەریەکانی ڕۆژوگرتن لەسەر ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە چین. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە پێشوەخت پێویستە بزانین گورچیلەکانمان چین. گورچیلەکان دوو ئەندامی ساڵاکن لەشی مرۆڤدا فەرمانیان پاکڕاگرتنی لەشی مرۆڤە لەو ماددە زیان بەخشانەی کە لە ئەنجامی زیندە چالاکیەکانی ڕۆژانە دروست دەبێت واروە هاوسەنگ ڕاگررتنی ئاو خوێەکان لەشی مرۆڤدا. دیارە ڕۆژوو ئێستا کەوتۆتە درێژترین ڕۆژەکانی ساڵ بەتاکیت دووچاری گرفت دەبێت لە کاتی ڕۆژی بەتایبەتی ئەو کەسانی کەوا نەخۆشن. لێرەدا پێویستە ئەوە لەبیر نەکەین ڕۆژی لە بۆ کەسی ساغا لە بۆ کەسی نەخۆش نییە. کو بە فەرمانێکی ئیلاهی واجب کرایە لەسەر ئەو کەسانەی کەوا لەشیان ساغا و نفسی ئاەتش دەرەوە کەسانێک کەوا نەخۆشن ناتوان بە ڕۆژی بن. کەواتە زۆر جار نەخۆش دێنە لایمە دەڵێن دکتۆر ئەمە پشکنی تایبەتمان لۆکرای گوتیلەکانمان سستن ئایا ئەمە دەتوانی بە ڕۆژی بین پێیان دەڵێن نەخێر نەک تەنها مشکلەی گوتیلە بەڵکوار مشکلەیەکی درێژخایانیان هەبی لەشی مرۆڤدا لە مانجی ڕەمەزاندا دەرفەتیان هەیە ناتوان بە ڕۆژی بن. گورچیلەکان بەتاکید وەکو باسمان کرد لەبەر ئەوەی ڕۆژە گەرمەکان و درێژەکانە ئێستاکە زیانە بە بەردەکەوێت بە تایبەتی ئەگەر هات و گرفتیان هەبی بۆ نمونە نەخۆشی سستی گورچیلە نەخۆشی بەردی گورچیلە نەخۆشیانێکەوە هەوکردنی بەردەوامی گورچیلە واروە ئەگەر هات و بەردی گورچیلە ڕێڕێی بیزی گرت بێت بە هەمان شێوە دووچاری گرفت دەبێت. ئەی کێنەوانێ دەتوانن بە ڕۆژوو بن کە نەخۆشی گورچیلە شێوی ئەوانەی کە نەخۆشی گورچیلان هەیە و دەتوانن بە ڕۆژی بنچیە ئەگەر هات و بۆ نمونە هەوکردنێکی سادەی هەبێت بۆ نمونە ئەگەر هات و بەردی گورچیلەی هەبوو بەڵام بەردەکە لە ناو گورچیلەکەدا بێت و بەبێ ئەوێ ڕێڕێی میزەکەی گرت بیت بۆ بەتاکید ئەوانش پشکینیان پێویستە لە کاتی بە ڕۆژبووندا واروە بۆ نمونە دەبینی نەخۆشیێکی هەیە بۆ نمونە پۆرجی گورچیلە بەڵام نەگەیشتە مەرحەلەی ئەوەی کە زیان بە گورچیلەکەی گەیشت بێت یان چیسەجی هەیە لە گورچیلە یاخود دەبینی کەسێک گورچیلەک لە گورچیلەکی بچووکترە لە ڕووی پشکنی تیشکەوە لۆی دەرکرا بەڵام کاتێکە فەرمانی گورچیلیان لۆزێ تەمەشا دەکەین زۆر باشی دیشکالەکی نییە دەتوانی بە ڕۆژی بێت. بەڵێ دکتۆر زۆر جار دەگوترێت ئەو کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیە پێویستیان بە ئاوە زۆر جار دەگوترێت نابێت زۆر زەخت لەسەر گورچیلە دروست بکرێتن و ینی بە فەرمانێکی گەورە هەڵبستێت. لەم نێوەندەدا ینی ئەو کەسێک کە نەخۆشی گورچیلە هەیە لە ڕۆژێکدا پێویستی بە چەند لتر ئاو هەیە؟ مرۆڤی ئاسایی بۆ ئەوەی لەو ماددە زیان بەخشانەک لە ڕێگەی گورچیلەوە نەجاتی بی پێویستی بە دروستکردنی لترێک تا لتر و نیوەک میز هەیە ڕۆژانە فڕی بدا. دیارە ئەو بڕە میزەش پێویستی بە 2 لتر تا 2 لتر و نیو ئاو هەیە ڕۆژانە پێویستە بخورێتەوە لە خلالی 24 ساعت پێویستە بخورێتەوە. نزیکەی 15 گلاس دەکات. بەڵێ نزیکەی 15 تا 20 گلاسی دەکاتنەوەی احتیادی. ئەو بڕێ پێویستە دابش بکرێت لەسەر ئەو کاتانێکەوە پاش ئیفتار. یعنی مەسەلەن ئەمە زۆر جار بەو کەسانێک کە بە ڕۆژی دەبن بۆ نمونە ئەتو نزیکەی 17 ساعات هیچ ناخۆی و ناخۆینەوە ئاو ناخوا. ئەوەی کە دەمینێتەوە 8 ساعات 7 ساعاتەکە چ بکە باشە پێویستە کەم کەم زوو ئەو بڕێکەوە ڕۆژانە پێویستی پێ بۆ لە خلالی ئەو 7 ساعتە بخواتەوە. کەواتە پێویستە بڕی 2 لتر تا 2 لتر نیو ئاو بخواتەوە تا وەکو گورچیلەکانی زیانی بەبەر نەکەوێت. ئەوە کەسی ئاسایی تەنها ئاو شەربەتوانە هەمووی اعتیبار دەکرێتە شلەمەنی ینی ئەوەی شەربەتخواتەوە بە سەوائیلەک اعتیبار دەکرێت بە ئاو چونکە زۆربەی سەوائیلەکان ئاویان تێدایە ئەمە حیسابی ئاو دەکەین H2O. کەواتە کەسی ئاسایی یان بۆ کەسی نەخۆشیش بە هەمان شێوە پێویستە هەمان بڕ ئاو بخواتەوە هەندە زیاتریشی پێویستە. سوالەکەت جوانە باسی ئەو کەس کە چێ پێویستە زیاتر ئاو بخواتەوە. ئەو کەسانێکەوە احتیمالی دروستکردنی بەردیان هەیە لەشیدا بۆ نمونە کەسێک هەیە لە جسمی خۆی
مانگانە یان ساڵانە چەندیجا بەرد فرەدەداتن کەواتە ئەو شخصە ڕەملی لە ناو گورچیلەکانیدا خڕبیتەوە ئەو ڕەملە تاوەکو نەنیشی لە ناو بۆرەکانی گورچیلەدا پێویستی بە ئاوێکی زیاتر هەیە و ئەو کەسانی کە باس کرد کە پێویستە ئاو کەم بخۆنەوە تەنها و حالەتانە کەوا پەککەوتنی گورچیلەیان هەیە ئەوانەی کە پەککەوتنی گورچیلەیان هەیە ئەمە زۆر جار دێنە لامان ناکرێت ڕۆژێ لە 500 سیسی واتە نیو لتر ئاو زیاتر بخۆنەوە چونکە زۆر زەرریان پێدەگات لەبەر کلیەکە ناتوانانی تەسفی ئەو ئاوە زیادەی بکاتن لێ ئەوانەی کە پەککەوتنی گورچیلەیان هەیە پەککەوتنی تەمان 5 قۆناغی کوتایەکی دەگاتە ئەو مەرحلەیەکەوە شوشتنی گورچیلە یاخود ساندنی گورچیلەیان لۆکرابێت بەڵام لێرەدا ئەوانەی کە گەیشتنە ئەو مەرحلەی ئەسڵەن پێویست ناکات بە ڕۆژی بن چونکە لەبەر ئەوەی ناتوانن بەرگەی ئەو زەرەرە بکەن کەوا ڕۆژی تووشیان دەکات. بەڵێ دکتۆر ئەی ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە ئەوانەی پەکەوتنەکەنە ئەوانی دیکە پێویستیان بە چەند لتر ئاوە بەڵێ وەکو باسم کرد ئەوانەی کە پەککەوتنی گورچیلە یعنی واتە قۆناغی پێنجەمی نەخۆشیەکانی گورچیلە هەموو نەخۆشیی گورچیلە کۆتاییەکەی ئەگەر چارەسەر نەکرێ دەبێتە بابی پەککەوتن واتە سستی گورچیلە سستی گورچیلە 5 قۆناغی یەکەم و دووەم و سێەم زۆر زەبەست لە ێرگای تەنها پشکنینەوەن هەست پێ دەکرێت بەڵام قۆناغەکانی کۆتایی ئەو کاتە نەخۆش ناتوانانی بژی تەنها ئەگەر هاتو شوشتنی گورچیلە یاخود چاندنی گورچیلەی لە ئەنجام نەدرێت ئەوانەی کە قۆناغی یەکەم و دووەم و سێەمە تاوان ئەوانیش باسمان کرد لەبەر ئەوەی ئێستاکە زۆر گەرمە ڕۆژەکان دوور و درێژن لەوانەیە ڕۆژوو بوون زەرەرێکی تێبگە ئەگەر قۆناغی یەکەم بوو لەوانەیە تەحویل بی لە بە قۆناغی دووەم و ئەگەر دووەم بوو دەستە قۆناغی سێم و هاکەدا کەواتە ڕێنماییمە لە بۆوانە ئەگەر لە پەککەوتنی گورچیلەیان هەیە و دەبی پشکنی تایبەتی لۆ کرابی پێش ئەوەی بێتە مەسەلەن ڕەمەزان وشتانە ئایا دەتوانی بە ڕۆژی بیانە من لێرە بە هەموو بینەران ڕدەگەێنم ئەوانەی کەوا بە تایبەتی نەخۆشی شەکریان هەیە یاخود فشاری خوێنیان هەیە یاخود بەردی گورچیلیان هەبووە پێشتر پێویستە پشکنینی گورچیلیانی خۆیان بکەن پێشی ڕەمەزان پێداخلی بە ڕەمەزان یاخود لە بیدایەتی ڕەمەزان و بە شێوەیەکی هەفتەی جارێک یاخود 2 هەفتە جارێک ئەو پشکنینە دووبارە بکرێتەوە لە خەستەخانەکان تاوەکو بتوانین ئایا تاسیراتیان لەسەر گورچیلەکەی هەبوو یان نە. بەڵێ دکتۆر ئەمە بۆ کەسانی کە دوو گورچیلیان هەبوو کە هەندێک کەس هەن یەک گورچیلیان هەیە ڕێنمایت بۆ ئەوان چییە؟ بەڵێ دیارە زۆر جار وەکو ینی لە ویراسی واتە لە زگماچیەوە دەبینی کەسەکە یەک گورچیلەی هەیە ئەو کەسە ئەگەر تەمەشای بکەی ئەو گورچیلێ بەقەت دوو گورچیلە ئیش دەکات هیچ گرفتەی لۆ دروست نابی ئەگەر هاتوو ئەو گورچیلەی بەردی نەبوو یاخود ئیلتیهاباتی نەبوو یاخود شێوازێکی مەسەلەن غێر تەبیعی مەسەوە نەبوو پێویستە دەتوانێت احتیاطی خۆڕۆژی خۆی دەگریت بەڵام لێرەدا ئەگەر هاتوو ئەو کەسە تەنها گورچیلێکی هەبوو گورچیلێکی هەر گیرا بوو لە ئەنجامی دروستبوونی بەرد یاخود لە ئەنجامی هەوکردنەی بەردەوام وە گورچیلەی دووەمیش زەری پێگەیشت بوو تەمەنەوە لە ڕێگەی پشکنینی تایبەتەوە دەستشان دەکەێت تەنها پزیشک دەتوانی پزیشک پسپۆر دەتوانی بوار بەو نەخۆشە بدایتوانین بە ڕۆژە بیان نا تاوان کاتێک کە پشکمان لۆ کرد ئەگەر هاتوو زەری گەیشت بوو گورچیلەی دووەم بەتاکید ناتوانانی بە ڕۆژی بێت و هەروەها دەبینی زۆر کەسەیە ئەوانەی کە ئێستاکە دیاردەی چاندنی گورچیلە هەیە گورچیلەکی بەخشیە. دکتۆر ئەو دیاردەی چاندنی گورچیلە تا چەند تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان ینی ئەو نەشتەرگەریە تا چەند سەرکەوتوو بووە ینی ئامارێکت لایە لەم بارەیەوە؟ وڵا بنسبەتی ئێمە چەند سەرکەوتوو بووە بەتاکید ینی دەتوانم برێم لێرەدا ڕای بگەێنم لە مستەوای عراق ئێستا هەولێر یەکەمە لە مەوزوعی چاندنی گورچیلە و ڕێژەیەکی یەکجار زۆر چاندنی گورچیلە لە کوردستان ئەنجام درایە و ئەوە تەنها لە بۆ کوردەکان نییە بەڵکو نەخۆش لە بەسرا ڕادێ لە شارەکانی تر دێن هەتا لە عەممان هاتیە لێرە چاندنی گورچیلە لە سوید هاتیە نەخۆش لە نەمسا هاتیە هۆکاری چێ لەوێ دێنەوەی نرخەکەی گرانترە یاخود لەبەرەوەی نەشتەرگەریەکە نرخەکەی لە دەرێ زۆر گرانە چاندنی گورچیلە و طبعا بەتاکید دیارە نەزاحەتی هینایە و ناوداوکی باشی دەرکردیە. دکتۆر ئەو عملیات چۆن دەکرێت ئەگەر بە کورتی بۆم باس بکەیت؟ وڵا بابەتی چاندنی گورچیلە تەمان بابەتیش دوور درێژە ئەگەر بە کورتی باسی چاندنی گورچیلە بکەین تەبان هەر کاتێکەوە کەسە گەیشتە قۆناغی کۆتایی پەککەوتنی گورچیلە لەبە هەر سەبەبەکبی تەبانەوە پێویستی بە شوشتنی گورچیلە یاخود چاندنی گورچیلە دەبێت زۆر کەسەیە دەرێم شوشتنی گورچیلە هەڵ نابژێرم چاندنی گورچیلە هەردەبژێن تەبان ئەوەش کرایتریای خۆی هەیە خاڵی خۆی هەیە ئایا ئەو شخصە دەتوانێت گورچیلە لەو بچیندرێت یان نا تەمان لێرە نقطەکە لێرە دەست پێ دەکات زۆر شخص هەیە دەبین تەماشا دەکەی ئەسڵەن چاندنی گورچیلە لە بۆی ناکرێت لێ لۆشی بکەین نەزاحەت ناینی ئەوە یەک دوو ئەو کەسامە پێی دەرێن دەبێت متەبەڕیعەک بەخشەرێک پێیا بکە
وە زۆربەی جار ئێستا کەمە دەستمان پێکردە لە خزم و کەسی خۆی بی لە ئەقریبای بی برای خۆی بی خوشتی خۆی بی ئامۆزای خۆی بی هەتا وەکو نەشتەرگەریەکە باشتر نەزاعەت بینی وار کاتێک کە هەردووچیان مطابقەی شانەیی مطابقی خوین یەکەم زار دەکرێت دوای پاشان مطابقەی شانەیی یعنی HLA تایپینگ پێ دەرێن کە مطابقەکەمان دەست پێ کرد ئەو زە پشکنینی تایبەت لە هەردووکان دەکرێت ئایا ئەو کەس دەمە عملێکی ئاسان نییە عملێکی گرانە زۆر قورسە و طبعا بەتاکیت دوو پسپۆری جەڕاح نیشتەرگەری پێویستە و پسپۆڕشی نەخۆشی گورچیلە و طبیب مخدر یعنی تیمەکی تایبەتە یعنی یەک کەس ناتوان بێرە من نەخۆشتەرگەری گورچیلە ئەنجام دەدەم نەشتەرگەری گورچیلە لە هەموو دنیای تیمە ئەو تیمە گروپ یعنی پێکەوە نەشتەرگەری لە بۆ ئەو نەخۆشە ئەنجام دەدەن طبعا بەتاکیت پێویستی بە دەرمانی زۆر تایبەت هەیە تاوەکو جیهازی مەناعی ئەو کەسێک کە گورچیلەکەی وەردەگری دەبی جیهازی مەناعەکەی تەسبیت بکرێ و زەرەر لەو گورچیلەی کە وەری گرتیا بە تایبەتی لە مانجی یەکەمدا دەبی زۆر بە حەزەر و تەعاملی لەگەڵ بکرێتن و ئەو نەشتەرگەریش تا ئێستا ینی لە کوردستان ینی بەڕێژەیەکی بەرچاو ینی دکتۆر بە خۆشحاڵی و خۆت گوتت ینی ئەم نەشتەرگەریە سەرکەوتوو بە لە هەولێر بەڵام پێتوانی ڕەنگەیەک لە هۆکارەکانیوانی کە هەندێک لە وڵاتانی دەرەوە دێنە ئێرە نەبوونی خۆبەخشە لەوێ هەبوونی لێرە نە بەخۆی ئەمن نەخۆشێک هاتە لام لە نەمسا باسی کرد گوتی من دەمەیە گوتی لەم بچینم لە بۆم زەڕ بکە چکە لەبەرەوەی شەکرەی هەبوو پاشان پێن لێم پرسی گوتم سەبەبی ڕەنگە ئێستا جێشی لێم بیت ئێستا لە نەمسا دادەنیشی لێم پرسی گوتم سەبەبی ئەوەی چیە کە تو لە نەمسا ناکەی گوتی دکتۆرە من ویتینگ لیست هەیە ناو دەنووسی لیست هەیە دەستەزیری خۆت دەکەی ناو دەنووسی گوتی من 5 ساڵی تکە و زە سڕەم دەگاتێ بەڵێ زۆر سپاس دکتۆر دکتۆر ئێستا ئێمە دەچینە سلێمانی لەوێ هاوکارم منیر سەلیم چۆتە گوندێک دواتر بەردەوام دەبین پرسیاری زۆر ماوەچکە خۆ دەزانی خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی گورچیلە بوون لە هەرێمی کوردستان و حاڵەتی زۆری نەخۆشی گورچیلە لە هەرێمی کوردستان هەن بەڕێزان منیر سەلیم چۆتە گوندی بێستان سوور لە سلێمانی با بزانین خەڵکی ئەو گوندە چۆن پاشەو دەکەنەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمدا دەبێت منیر ئەم کاتت باش دەمەوێت بزانم کەش و هەوا لەو گوندە چۆنە هەروەها خەڵکی ئەوێ چۆن پاشەو دەکەنەوە ئەو کەتت باش دلۆڤان سپاس بۆ جەنابەت بەیانی بینەرانی بەڕێز باش میوانە بەڕێزەکەت باش هەروەها هاوکارانمان لە کوردستان 24 لە ڕاستیدا من لە گوندی بێستان سوورم گوندی بێستان سوور لە ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە بە دووری 30 کیلۆمەتر دوورە بێستان سوور لە ناوەکەی دەوترێت لە بێستان سوور ینی شوێنی بێستان ئەوە خەیارە ئەوە تەماتەیە ئەوە شووتێ یا کاڵەکە یا هەرچی شتەکە لە ناو گوڵاڵە سوورا بووە هەندێکیش دەڵێن بێستان سوور لەوە هاتووە هەربا پێناسیشی بکەین لە ڕاستە کە سوارچاکێکەوە ناوی بێستان سوار بووە بە درێژایی مێژوو با بڵێن ئێمە دەزانین لە ڕووی زمانەوانیەوە لە 100 ساڵ بەسەر کللیمێک تێپەڕێت ئێتر بۆ خۆی خستڵەتەکەی دەگۆڕەیە باواز لەوە بێنین ئێرە زۆر نا ینی بەس ساردە بەڕاستی ساردە لە هەولێر باشترە من دەزانم بەداخەوە ئێستا جەنابەت گەرماتەوە میوانە بەڕێزەکەش گەرمایەتی بەڵام لێرە وانە باکسەوە بێستان سوور ئێمە لە ماڵی کاگ ئەمیرین ئەوە تا لێرە خەڵکێکی زۆر دانیشتووە با هەندێک دوور کەومەوە لە کامێرەکە دەبینی دلۆڤان ئەوە سەماوەری کوردیە دادەتەلیع لە تەنیشتەوە دانیشتووە ئەوە کاکتوانایە ئەوە کاک نۆشیروان ئەبوبەکر ئەنجومەنی گوندەکەیەوە کۆمەڵێک هاوڕێ و خەڵکی ئەم گوندە دانیشتوونە ئەوە دەبینی دوێنێشەوە باسی ئینم بۆ کردی باسی برنجی کوردی ئەوم بۆ کردی دەزانم حەزت کرد ئێمە خواردمان ئێمە پێمان ناخۆش بوو جەنابەت لێنەبووی دوا بۆ دوای بەرنامەکە ئەومان کرد لێرە ئەو شەو دۆی کوردی هەیە هەروەها لێرە لە ڕووی کشت و کاڵەوە خیاری کوردی خۆیەتی تەماتی کوردی خۆیەتی بەڕاستی ئەم گوندە جگە لە ئاژەڵداری لە سەتانەوەتی خەڵکەکەی بە کشت و کاڵەوە مەژغوڵن گەنمە جۆیە و دانەوێڵە بە شێوەیەکی گشتی دلۆڤان اینجا بۆ بەرنامەکە بچێن لای سەرەتاش من لای کاگنۆشیروان و زانا جانتۆ لێەوە بە من لێرەوە ئەچم باش لێرەوە هاتم بمورن خوا ئەم کاتان باش دانیشم بورە ئەو کاتت باش تۆزە پشتێکم توانە بەم جلە کوردیەوە کاک نۆشیانەوە بەکرد جەنابەت ئەنجومەنی گوندی گوندەکە
باسم کرد ئێستا بۆ دلۆڤان و بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 بەڵام ژمارەتان چەندە چەند ماڵن زۆر بەخێر بێن من خۆشحاڵم بۆ بەرنمەکەتان طبعا ژمارەی دانیشتوانی گوندەکەمان 800 نفوسە و ژمارەی ماڵەکانمان 115 ماڵە و بێستان سووریش طبعا تاریخ و مێژوویەکی زۆر کۆنی هەیە ئەوەندەی کە من لە باو باپیران و بیستومە ژیان لەم گوندەدا نزیکی 600 ساڵ پێش ئێستا بووە و ئەم گوندە لەلایەن ئەلبەگی جاف کە ئەلبەگی جاف باپیرە گەورەی ئەم قەومەیە لێرەدا دامەزراوە و گوندی بێسانسوور ناوەکەشی لە دووشتە بۆچوون هەیە یەکەمیان کاتی خۆی طبعا نەما بێستان و ئەوانە دەشتێکی بەرفراوانی هەیە لە ڕووی کشت و کاڵوانەوە لە بەهارانە گوڵاڵە سوورە دایپۆشیوە بۆیە ئەو ناوە لەوە بێستان سوور واتە لە گوڵاڵە سوورەکەەوە ناونراوە بێستان سوور و بۆچوونێکی تر کە لە دەماودەم لە باوباپیرانی خۆمانەوە بیستومانە سوارچاکێکی ئەو کاتی کۆن هەبووە کە لەم گوندا بووە و کە شۆڕژگێر بووە هەل لەوە ناوەکە تەتەوری کردووە بێسان سوار بووە بە بێستان سوور زۆر بەڵێ با پرسیارێکی شخصی لێ بکەم کاگنەشیوان جەنابەت خێزانداری بەڵێ وەڵاهی زۆر ئافرین ئەزانی بە چی ئازانم ئەو خێزانی جەنابەت یا ڕەبی تەمەندرێج و بەختەوەر بن زۆر بەسەلقەیە چونکە بەم سەعات دوی نوێشەوە قات و بەین باخ ماشەڵا خۆز و خۆش بە دڵداری هێنا یا بە ینی هەر کاوەخۆ وەڵا بە دڵداری نەبووە بەڵام تەبعاً بە خزمایەتی بە یەکە گەینەوە و لە فیستیڤاڵی ئێلبەگی جافدا یەکتریمان بینی و بۆیە دوایەوە من نردمە خواز بێنی ئەگەر ئێمە بێنێ فستیڤاڵی ئەلبەگی جاف ئێمە ژێ سەر بەدەستی خاک نایەنەوە ئەگەر ئێوە لەو حاڵەتە تارەکەن برز احترام بۆ خێزانی بەرەزت جا من مامۆستاجان ئاواوە دلۆڤانیانە چم بۆ لای ئەم پیاوە لە ڕێگا بینیم من شاعری ببوو لە کوشتن تێکردی کاک نوشتیوان قانعی شاعر ڕسمێکم بینیوە لە مۆزەخانەی لە مەکتەبی گشتی سلێمانی ئاوا هەیە بۆجلەوە کاک توانە ئەم کاتت باش بۆستە کاک توانە با یەک تۆزی تر بجاخم تۆش یەک تۆ زۆر ئەم داوە تۆزە ینی بە ئینسافەوە بوو ڕوو کردی کامێرە قۆستر ببینێ تۆ پێم بڵێ جارە ژنی هێناویانە بەڵێ هێناومە ئەی ئەگەر ینی ئاوا بچیتایە بۆ ینی بۆچی ئەگە بچیتایە مەسەن بۆ داخوازی قایلە بوو ئەبێ قایل بێ وەڵا چۆن چونکە ئێمە جلی ڕەمزی کووردە لە بەرمانە ئەبێ ئەوی شانازی بە کوردبوونی خۆیەوە بکە زۆر وایە کاک توانە جەنابەت گەنجی خەڵکی گەنجی ئێرە بێستان سوود ڕۆژانە بە تایبەتی لە ڕەمەزانە من بەسمانە باسی ڕەمەزانە چۆنی ینی ژیانی ڕۆژانیانە گوزێنن وەکو گەنجی بێستان سوور ئێستا تەبان بە حکمەوەی کە ڕەمەزانە تۆ بە ڕۆژەکەی ئەگەر بە ڕۆژوبی ناتوانانی هیچکەی ئەبێ هە لە ماڵەوە بی ینی ئیش ناکەن ینی نەخێر بە ڕەمەزانانە ئەگەر تۆ بە ڕۆژوبی ناتوانانی هیچکەی ئەبێ لە ماڵەوە دانیشیت و وەکو ئێوارانیش ئەوە چینە دەرەوە و دەمەتەقێ و تا نزیکی پاشێ و دوای پاشێ و دوایەوە ژورۆ ئەت بە عینەش تاکو ڕەمەزان تەواو بێ زۆر باشە ئەی مەسن ئەگەر تۆ لێرە دیارێک بکڕی بۆ ڕۆژی ژن و هەشتی مارس و ئەها ئەم تەرتیباتانی خۆمان لە شارەکانە زۆرتر احترام ینی بەو ئێنەوە دێ ینی جەنابەت چی ئەکڕی بۆ خێزانت هەدیە شتێک گوڵێکی بۆ کڕم گوڵێکی جا مەسەرەن ئەی خۆ ئێرە شوێنی گوڵە مامۆستا ئێرە بێستان سووری تر خۆ بێستان سوورە طبعا تۆ ئەو قەت نامی دڵداری بۆ نووسی مەسەنە خۆشەویستی بۆ نووسی بەڵێ بۆ نووسم ئەنی خۆشتەوێ خۆشمەوە زۆریش ئادەی شتێکم پێ بڵێ با لە ڕێی کوردستان 24ەوە نامێکی بۆ منێڵی چی لێرە چاوی ماچەکەم و هیوای تەمەندرێژی بۆ خوازم ناڵتان هەیە بەڵێ سپاس بۆ تەمەندرێژ بن جا من دلۆڤان ئەچمە هەر خزمەتدا لە تەریادا لە تەریا زۆر ئین دانیشتوی پێ ناچێ چەند جارێتتر تەلەڤیزیۆن مقابلەی کردووی وڵای نەیکردوم هێشتاکە ئەوە یەکەم جارە ئەرە وڵای یەکەم جارە یاخوا سەلامەت بی باسی ڕەمەزانی کۆنم بۆ کەدا تەریا ئێستا ڕەمەزانی ئێستا تۆ چی بۆ ماڵ و مناڵ و بۆ مێرد لێنەی ئەو سا چی لێناوە وڵای ئەو ساکە شەوانان هەڵەساین بە تەپڵ هەڵەساین و پارشەومانە کرد ئەچوین ئەیتر خوانەی بر خورما ڕۆنمانە کرد و یلکە ڕۆنمانە کرد و کزێنکەمانە کرد و کەشکمانە کردە ئاو ئەمان خوسان و زۆر باشە ئەی مێردەکەی بەڕز ناوی چێ ببوورە محەممەد کاک محەممە کاک محەممە ئێستا خەوتووە بەڵێ خەوتەوە تۆ زە ناساقە یاخواست دوعای خێری بۆکەین ئینشەڵا دوعای کوردستان زۆر قوبوڵەدا لە تەریا ئاوا سیرمان مەکە یاخوا سەلامەت بی ئینشەڵا ئەی باسم بۆ بکە ئێستا خواردنی کوردەواری ئێستا زۆر خەریکە باویەتەوە لەخوا بە زیاد
ئێستا تۆ چی لێ ئەنەی مەسەن خواردنی کوردەواری خواردی کوردەواری سەری خۆمانات حاڵن پیاوەم زۆرتری حەزی لە دوێنێ بەس لە کاتی زستانانە هاوینان ناڵێ بۆ باسی قەرە خەرمان لێنێنی سایێ و خوانەی بڕ قەرە خەرمانەکە ئەوە ئێستا بێژەرێکمان ێستا سیرمانە کاک دلۆڤان زۆر حەزی بەشتی کوردەواریە قەرە خەرمان لێنێن و ساوەر لێنێن و ساواری کوردی خۆمان و ئەی مریشتی کوردی ئەی قەلی کوردی وڵای قەلی کوردی دەرد نایڵێنە قەل و قازی کوردی خۆشە بیخۆین ئەی نایخۆین ئەم ڕەمەزانە وەڵا ئەگەر بوێی خۆین بەس بەخوا دەرد نایڵێن نیمانە بەخوا حاڵان نیسە دەرد نایڵێ دەردی چی مەبەست چییە وەڵای هەر دەردێن ئەی کوژێ دەرمان و شتیشی بۆ کاکە ئێمە لە سلێمانی بۆ مانێنان هەندێکی تر دارەتەڵەگەن دەستە مازوی میوادارم سەلامەت بێ ئەچمە لای ئەو گەنجە قۆزانەوە ئەچمە لای کاک ئەمیرەوە کاک ئەمیر دلۆڤان ئەمە ماڵی باوکی کاک ئەمیرە کاگەمیر ئەم تەرتیباتی بۆ ئێمە ماڵی ئاوا بێت لەگەڵ ئێوە ماڵی نەشوێت کاگەمیر پێم بڵێ جەنابێت ئیشی چییە؟ وڵا خۆم شۆفێرم سایق هیچی وڵی لۆری سیاری گەورە لە چۆ ئیژەکەی وڵا بە زۆرێ لە باشماخ خەتی باشماخ جەناب بە ڕۆژە با بڵین بە ڕۆژوو ئەبی پێم بڵێ ئەو ئەحساسم بە بگوازێت تۆ بە ڕۆژوو ئەبی لۆری لێ ئەخوڕی لۆری تۆزە زەحمەتە ینی مهم ینی چۆن بە ڕۆژوو ئەبی و ینی چۆن تەحملی وڵی کاکمونێت ئیشەکە ئاوایە مەجبوری ڕۆژانە ئێمە خەریکی هەر ئیشە بین هەریەکە هەر پیاوێک بەدەم ئیشێکەوە خەریکەی ترێ منش سایقی لۆری مەجبور بۆ بژێویژیان هەر چۆن نەوێ بیکەی ئەی ماڵ و مناڵ ینی ڕازین لەوەی کە تۆ ئەچی توێتەوە بەڵەبڵ ناکەن وەڵی جاری وایە دوو شەوم پێچیتت بە تەلەفۆنی زعاتمەکەن بەرە وەڵالێکا بۆ دیارنی بۆ ناریتەوە من ژبارەکەدا ناگیرێت و مەجبور هەر هەتا بارەکە داگیرێت بە تەلەفۆن بەرە وەڵی ئیزعاجە بێت هنا مرز بەم ڕەمەزانە با بڵێن مرز حدود لەگەڵ سون لەگەڵ ئێرەیە ینی باش حرەکە باشە جوڵە باشە لەخوا بەزایە باشە بەڵام لە گەشتین ئەم کاتانە بار زۆر کزە بێ بە بۆنێ میوە و شتی خۆمان پێ ئەگا مەمنوعەکە نایڵن بێ ئێستا حالێن بار زۆر کزە باشە جەنابەت ببورە زاناجان ئاوا بڕەوە من ئەم پیاوە ئەمە ئەخیر دیدارمە تەقریبا کاتەکەم خەریکە تەواو بێ نای بەڕز چییە؟ ئارام کاگمنەریە کاگارام تۆ دەنگە خۆش نییە؟ ناخێر نام لە دەنگی خۆم ڕازی نیم دەنگ خۆش نی هیچ گۆرانی نازانی گۆرانەوە بڵێ ئەی بانگ و سەڵات یانی شتێک باکسەوە یانی شتێکی بەڵام کاواکو گۆرانشیت گۆرانی منەوە باشە ئەتوانی یەک تۆز بانگم بۆ بزانم چۆن بانگی الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر كنا شوية لما زيادة بانجي بالي كاغمنيا بالي يا ربي مال أبي مال نشوي يقول بانجلك ممنون مال ترى أبي مال ترى نشوي جا دلوفان أما هنا كي وصل نري دلوفان بوي بيد بلهم كأما دوي كردوارية أما هر هي مرومالاتي إيريا بيتو ناخوش بخوات توزي شيلي أخوم دلوفان جان هەلەوانیە زۆر باشە کاک نەشیوان کاک دلۆڤان جەنابەت داوەتی ئێرەی کاتی بۆ سنووری شاری سلێمانی لە بێستانسوور داوەتی قەل و قاز و مراوید ئەوە کاک نەشیوان ئەنجومەنە و بەڵێ کوردیت بێ ڕقیبی لەبەر بێ قوربان وانە تەواو من گەڕامەوە لایەوە دلۆڤان جان چاوتان مازەکەم احترامێکی زۆر زۆرم بۆ ئێوە یاخوا سەلامەت بن بەڵێ دلۆڤان جان منیر عافیەتت بێ زۆر سپاس بۆ تۆ هەروەها بۆ هاوڵاتیانی گوندی بێستان سنوور لە بێستان سوور لە نزیک سلێمانی کەشەوایەکە خۆش بولاتەوە هەروەها خواردنەکان وانەی ئەو تەرتیباتەی وە خۆت گوتت من نەمبینی تۆ ئەیبینی عافیەتتان بێ زۆر سپاس کە لەگەڵ مامی منیر بەڕێزان بەردەوامی لەسەر پێشکەشکردنی تەوەری تەندروستی ئەمڕۆمان کە تایبەتە بە نەخۆشی گورچیلە و کاریگەری ڕۆژوگرتن لەسەر ئەوان دکتۆر باسی ئەومان دەکرد کە نەشتەرگەری بۆ ئەنجامدانی بەخشینی گورچیلە دەمێ باس لەوە بکەم زۆر جار دەگوترێ هەندێک لە جۆری خواردەمەنی هەن دەبنە هۆی دروستبوونی بەرد لە گورچیلەدا یعنی ئەمەل بەپێی حاڵەتی کەسەکان دەگۆڕێت یاخود چۆنە بەڵێ دیارە دروستبوونی بەرد هۆکاری ناوەچی هۆکاری دەرەکی هەیە لە لەشی مرۆڤدا هۆکارە ناوەچەکان ئەوەی ئەو شخصە ئستعدادی هەبی لە ناوەوە لە بۆ دروستبوونی بەرد دیارە چەندی هۆرمۆن و ئەنزیمی تایبەت هەیە هەر کاتێک کە ئەو مادانەیە کە دەبنە هۆکاری دروستبوونی بەرد لەشی مرۆڤ لە ڕێگای ئەو ئەنزیمانەوە لێ ناگەر ئەو بەردە دروست بێت دەبێتەوەی توانەوەی ئەو کریستاڵ و نملانە کەوا ڕۆژانە ئەو کەسە دەیخواتەوە هەر کاتێک نەقص هەبوو لەو هۆرمۆنانە ئەو کەسە معڕەزە لە بۆ دروستبوونی بەرد ئەوە هۆکارە ناوەچەکان
هۆکارە دەرەجەکان ئەوەیە بۆ نمونە ئەو کەسە کەم ئاو بخواتەوە یعنی کەسە کەم ئاو بخواتە دەبێتە هۆی دروستبوونی بەرد یاخود ئەو مادەنێکەوە ئۆگزالیتیان تێدایە دیارە بەرد چەند نەوعێکی هەیە یەک لەوانە مەسەلەن ئەوەی کە لە ترشی یوریک ئەسید کە لە گۆشتی سۆر زۆردایە دوو مادانەیەکەوە ئۆگزالیتیان تێدایە بە تایبەتی مزرەمەنیەکان و مەسەلەن قاوەیە مزرەمەنیەکانە لیمۆیە تەماتەی خاوە کۆمەڵێکی شتە لەو بابەتەیە ئەوانە دەبێت ئەو کەسانە سەردانی دەروی وڵات دەکەن بۆی بزانن بە چ خواردنێک بەردیان بۆ دروست دەبێت ئێستا ئەو با بڵێن ئەو فحوساتە لێرە دەکرێت لە هەیە بەڵێ هەیە بەڵام دەبی یەکەم جار پێشتر ئەو کەسە بەردەکەی پشکنی لەو بکرێت بزانین ئایا بەردەکەی لە چ مادەک دروست بووە کاتێک کە زانیمان ئەو بەردە لەسە دروست دەبێت ئەو کاتی ڕێنماییمان لە بۆ ئەو نەخۆشاوەیەکەوە ئەو مادەی کە ئەو بەردەی تێدایە نەیخواتن یعنی بۆ نمونە هەیە دەچی مادەکەی یوریک ئەسیدە ترشی یوریا پێ دەڵێن ئەتوو نابی گۆشتی سۆر زۆر بخۆی ئەمە قەت هیچ شتێک مەنع ناکەین 100% لە هیچ کەسێک باڵ لەبەرەوەی هەموو مادەک بایخۆ ئیسفادە هەیە لە بۆ لەشی مرۆڤدا باڵێ دکتۆرەکە بە کورتی وەڵام دەیتەوە زۆر جار هەندێک کەس بەرد فڕێ دەدەن بەڵام دووبارە بەر دروست دەکەنەوە ئەم حاڵەتە چۆنەوە باسم کرد ینی ئێستعدادی جسمی خۆی ئەو شخصە لە بۆ دروستبوونی بەرد لەبەر نەبوونی چەند ئەنزیمێک لە لەشەی مرۆڤدا کە ڕێگری دەکات لە دروستبوونی بەرد ئەوە نیتی یان کەمی هەیە لۆیە زوو بەرد دروست دەکات بەڵێ دکتۆر ئێستا جۆرێکی دیکە لە چارەسەری پەیدا بووە بە لێزەر بەڵێ ینی ڕای تۆ لەم بارەیەوە چییە؟ بەتاکیید ئەوە ئیشەکەی زۆر ئاسان کرد پێشتر بەردەکی زۆر گسکەشبایە نەشتەرگەری دەکرا عملیات دەکرا دەبایە زەجی مەسەلەن لەڕێ مەسە دەبوو مۆزوعی چەقوو لێرکانە الحەمدولیلا ئەو شتە نمایە ینی بەتایبەتی ئەگەر هاتوو بەردەکە لە شوێنێک بیتن ڕێڕەی میزی مەسەلەن بۆ نمونە لە حالب نەبی لە شوێن نەبی لە ڕێگەی لەیزەرەوە ئەو بەردە ورد دەکرێت وەکو ڕەملی دەکرێت و پاشان وردە دێتە خوارێ دکتۆر جگە لە ئاو چ شلەمەنیەکی دیکە بۆ کەسانە باشەکە توژبووی نەخۆشی گورچیلە هەموو ئەو شلەمانیانە دیارە ڕێژێشی زۆر ئاوی تێدایە هەر شلێک هەر شەربەتێک هەر سەوائیلێک هەشتێکی باز دەکەین بگرە 1995 ئاوە ئەمە هەموو خواردن و خواردەمەنیەکان زگە لە مەشروبات غازی نەبی مەشروبات غازی وەکو بەپسی و فانتا و ئەوانەی کە باز دەکرێت ئەوانە باش نینە ئەگەر نا ئەوانی دیکە هەمووی ئیسفادە لێ دەکەی لە بۆ نەخۆش بەڵێ دکتۆر بە کورتی ڕێنمایت بۆ ئەو کەسانە چێکە نەخۆشی گورچیلیان هەیە ڕێنمای یەکەم بۆ ئەو کەسانەیەکەوە نەخۆشی گورچیلیان هەیە کەوا لە سنتەری هەولێر سنتەرێکی باشە دەتوانن ناوە سەردانی ئەو سنتەرە بکەن بۆی پشکنینی گورچیلیان لەو بکرێ بە شێوەیەکی دەوری و ئەمە سیستەمی فایلینگمان کردەوە ئێستا کە هەر نەخۆشێکەوە نەخۆشی گورچیلی هەبیتن دێ فایلی لۆ دەکرێتەوە ئەو بەڕێگەی ئەو فایلەی مانگانە دێ چێکی خۆی دەکاتن بە شێوەیەکی دەوری دکتۆری پسپۆر دادەنیشی و هەروەها ڕێنماییشم لە بۆ ئەوەیە ئەگەر هاتوو هەر زەرەرێک لە مانجی ڕەمەزان دەزانی بە گورچیلەکانی گەیە دەست بەجێ لە ڕێگەی پزیشکەوە بیبندرێت و تاوەکو چارەسەری پێویستی بۆ بکرێت و یاخود ڕێنمایی دەربارەی ڕۆژی ڕۆژوانەکەی لەو بگیرێت. دکتۆر مەجید حەسەن پسپۆر لە نەخۆشیەکانی گورچیلە زۆ سپاس کە لەگەڵمان ئامادە بووی هەروە سپاس بۆ ڕێنماییەکانت و وەڵامدانەوەی پرسیارەکان زۆر سپاس. بەڕێزان پاشیو لەگەڵتان بەردەوامە ئێمە زۆر جار دەبینین لە کاتی هاتنی مانگی ڕەمەزان کاسبکاران یاخود کۆمپانیاکان کارەکانی خۆیان لە ڕۆژەوە دەخەنە شەو بۆ ئەوی بتوانن بە ئێنێرژەیەکی باشترەوە کار بکەن لە باتمانی باکووری کوردستان کارگەی با بڵێن کارگەی دوورمان هەیە لەوێ کارگەکانی دوورمان لە باتمان کارەکانی خۆیان لە ڕۆژەوە خستووەتە شەو بە شەو کار دەکەن هەروەها ئەوان داواکاریان لە حکوومەت هەیە و دەڵێن ئەوان دەخوازن لە حکوومەت خولی تایبەت بە دوورمان بۆ خەڵکی بکەنەوە بۆ ئەوانی بتوانن کارگەکانیان گەورەتر بکەن پاکێژێک لەم بارەوە دەبینین دواتر پاشیو لەگەڵتان بەردەوام دەبێت. لەبەر گەرمای هاوین و مانجی ڕەمەزان هەندێک لە کارگەکانی بەرگدورین کاتەکانی کاریان دەگۆڕن و بە شەو کار دەکەن. خاوەن کارگەکان ئەو گۆڕانکاریە بەڕزامەندی و ڕاپرسی لەگەڵ کارمەندەکانیان ئەنجام دەدەن و پێیان وایە لە بەرژەوەندی خۆیان و کارمەندەکانیشاندایە. مستەفا ئادلی وەک بەرگدوریەک پێی وایە ئەوان وەک کارگەیەکی نێودەوڵەتی بەڕزامەندی کارمەندەکانیان گۆڕانکاری لە کاتی کارکردندا ئەنجام دەدەن. Ramazan dolayısıyla
بەهۆی ڕەمەزانەوە بڕیارماندا بەشەو کار بکەین ئێرە کارگەیەکی بەرگدورینە و سێ نهۆمیە لە هەر نهۆمەیەکدا 100 کەس کار دەکەن ڕاپرسێکمان ئەنجامدا و بەهۆی بەرزبوونەوەی پلەگەرماوە کارمەندەکانیش ڕازی بوون بەشەو کار بکەن ئێمە بەرهەمەکانمان هەناردەی دەرەوە دەکەین بۆ نمونە ئەڵمانیا هۆڵەندا سویسرا و فەڕەنسا زۆر وڵاتی دیکە بەرهەمەکانی ئێمەیان بۆ دەچێت پێشتر ئەو کارگانە لە کاتژمێر 8 بەیانیەوە کاریان دەکردتەوەکو 6 ئێوارە لە مانجی ڕەمەزاندا کاتەکەیان گۆڕیوە و لە 9:30 شەوەوە دەست پێ دەکەن و لە 6 بەیانی دەست هەڵدەگرن و دەگەڕێنە ماڵەوە ئەلبەتە ئەو کارگە مەزنە بەردەوام پێویستی بە کارمەند و وەستای تازەشەیە هەر بۆیە ئاڵۆزبوونی ڕەوشی سووریای باش قۆستۆتەوە و وەستا فازلی پەنابەری سووریای لە باوەش گرتووە از سوریه هاتمم از هاتم باتمانه ایرو 4 سالیم از باتمانه از تکثیره کی شغلم ناوی گنج تکثیره و از وسطای ورم عیشه ما ایرو دنیا گرم روجیه بره امبروت شغلین انا دنیا گرم زحف گرم ام تخوازن درده المانه فهم کن ما قلت المانه اون ایوارات خوازن بروت خوازن هنگی دنیا گرم المان گوبره ایوار به کارمەندەکانیش بە خۆشحالیەوە کاتی کاری شەوانیان پەسەند کردووە و ئەوان ئەو کاتیان لەو مانگەدا پێ زۆر خۆشترە لە ڕۆژ. کارگەیەکی بەرگدووری مەزنی ئاستنێ و دەوڵەتی لە باتمان کراوەتەوە بەڵام بەڕێوەبەر و خاوەنەکەی بەردەوام داوا لە کاربەرستانی حکومی دەکەن تاکو چەند کۆرسێکی بەرگدوریم بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش کارمەندی تازە بخەنە کار و هەم کارگەکەیان مەزنتر بکەن و هەمیش هەلی کاری تازە بڕەخسێنن. گۆڤار ئەحمەد، کوردستان 24. بەڵێ بەڕێزان وە گوێتان لێیە قورئان خوێن و پێشنوێژی ئەم مزگەفتە ئێستاوە ئیستیغفار دەکات و کاتی بانگدان نزیک بۆتەوە ئێمەش بەم شێوە دێنە کۆتایی ئەمڕۆی بەرنامەی پاشیف و ڕۆژانی داهاتوش بە هەمان شێوە لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام وەکو هەموو جارێک لە کۆتایی بەرنامەی پاشیف فیچەرێکمان بۆ ئامادە کردوون فیچەری ئەم جارەیان زۆر تایبەتە بەڕێزان لە گوندی چالی سەر بە ئاکرێ پیا و ئافرەتێکی بە ساڵاچوو کە تەمەنی پیاوەکە زیاتر لە 100 ساڵە پێکەوە نزیکەی 50 ساڵە لەم گوندە دەژین و نەهاتوونەتە دەرەوە بە جۆرێک کە ئەوان تەنانەت ئاگایان لە هیچ هەواڵێکی یاخود ڕووداوەکانی کوردستانیە ئەوان بە تەواوی دوورن لە تەکنەلۆژیا لە نەتەلەڤزیۆنیان هەیە نەمۆبایلیان هەیە ڕادیۆیەکیان هەیە ئەویش بە هیچ شێوەیە گوێ لێ ڕناگرن و نازانن داعش هەرچییە ئەگەر بڕواژ ناکەن سەیری فیچەرەکە بکەن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و بەختەوەربن.